مامۆستا گیان چۆنیت؟ زۆر باشم الحەمدولله بەخێر بن. سپاسەکەین مامۆستا گیان بۆ ئەو بەخێراتنە گەرمەت و بۆ میوانداریمان لەم مزگەوتە خۆشت ماشەڵڵا خۆشە بەس گلەی بێت بۆ لای من نانتان نەخوارد. وەڵڵی من نە لە گیرفان خۆمە ترسم نە لە ماڵ. وەڵڵی لە هەولێرەوە خصوصی وەلای تۆ بەڕێکەوتین ئیتە تۆزە درەنگیش بوو کاتەکەشی ئێستاگەوە سەعات چەند نزیکەی دێوە ئەخە لەبەر ئەو گەورەیی ئاڵێم چکە ئێوە گەورەییتان نوان هاتن بۆ لای من وابزانم ئەو مامۆستا و دکتۆرە بەڕێزانە هەمویان هاتوونە بۆ لای ئێوە تەشریفتان هانیە بۆ لای من ئەوە لای من نانتان زایمە هەموو جارێڵین بەخێر بێ بۆ دیوەخانەکەمان بەس ئێمە دەبێ بەخێراتنی خۆمان بکەین بۆ مزگەوتەکەی جەناب شەڵم بەخێر بێن بۆ ماڵە گەورەیە ماڵی خۆی گەورەیە. مامۆستا گیان ئەی وەزعت چۆنە؟ سپاس بەخوا الحەمدولله من هەمیشە ئەومتووە مادام خاوەن ئیسلامین أبي زور باش بين الحمد لله على نعمة الإسلام. صحابي هات برسالي لبيغمبر كده عليه الصلاة والسلام فرمي أي نعمة أفضل شي نعمتي اللي همو نعمتها كان باشتر. طبعا يساقر أو برسالي لقنجي بكي رنقب له سيارة رنقب له جنيكي جوان رنقب له أوروبا ونيا اشتكي لم بابتانا والله بيغمبر صلى الله عليه وسلم فرمي نعمة الإسلام. أي ما شاء الله إسلام قولتني نعمة. باشە مامۆستا گیان ئەمانەوێت لە سەرەتاوە دەست پێ بکەین تۆ چۆن هاتیتە ناو بواری وتاردان و ئیتر مامۆستای ئاینی و یەکەم جار ئیتر ئەم ڕێچکەیەت گرتە بەر؟ من نازانم هەمووجا ئەوەم پێڵەن هەر لە مناڵیەوە مەلا بوو هەر یعنی چۆن بڵێ دەسم قەڵەمی گرتە بوو پێنجی ابتیدایی بوو وازام ێستایە خولیایەکەم هەبوو بۆ مەلایەتی خولیایەکەم هەبوو بۆ قسەکردن. باوکم هەمیشە ئەوم پێڵێ ئەڵێ کوڕم زۆر مناڵ بووی 2 ساڵ 3 ساڵ بووی نازام لە یعنی ناچوویتە ناو مناڵ و ئەوانە یاری بکەیت دایمەن ئەگەر دوو پیاو لە گەڕەکە بوەستنایە ئەچوویتە بینیانەوە ئاوا سەیری دەموچاویانتە کرد و گوێت ڕاگرت یعنی هەر لە مناڵیەوە حەزم لە ناو مەجلیسی پیاو بوو بۆی هەر کە پێنجی ابتیداییم تەواو کرد خواخوام بوو 6 ابتیدایی تەواو کەم بۆی هەر 6 ابتیداییم تەواو کرد یەکسەر بڕیارمدا چوومە مەدرسەی ئیسلامی بووم بە فەقێ یعنی هەر لەو کاتەوە حەزم لێ بوو ئەهاتمە ناو مزگەوتەوە یعنی بەتامەزرۆییەوە سەیری مینبەرەکەمە کرد هەر مامۆستایەکی ئاینی مەبینی یعنی حەزمە کرد من ئەو بوومایە حەزمە کرد یعنی لە جێگەی ئەوە بوومایە ئەو جلو بەرگەم لە بەرا بووە خولیایەکی مناڵیم بوو بۆیە هەر لە مناڵیەوە لە ناو مزگەوتا گەورە بووم هەر لە مناڵیەوە حەزم بە فەقیهەتی و خوێندنی علومی شەرعیوانە بووی الحەمدولله. باشە خێزانەکەیان هیچ باگراوندێکی ئیسلامی مەسەڵەن ئەوها تۆخیان هەبوو تاوەکو تۆ ژوابم شێوازە کاریگەربی؟ من خەڵکی ئاوبارم لە بیرت نەچێت ئاوبارەی لای خەڵخەڵان ئاوبارەی ناوشوان طبعا سەردەمی 60ەکان و 70ەکان خەڵک خوێنەواری نەبووە لە لادیەکە خوێنەواری دوو خوێنەواری تیا بووە جاری وا هەبوو لادی وا هەبووە ئەسڵ خوێنەواری هەرتیان نەبووە کاتێک نامێکیان ڕاستە کرا و نامێکیان بۆ هاتووە بردویانە بۆ لادیەکی تر بەڵام ئاوبارەی ئێمە ئەو کاتە خاوەنی 18 مەلا بووە بۆی پیان وتووە ئەزهەری بچووک ئەو سەردەمە و باپیرم مامۆستا مەلا عەباس گۆڕی پڕنور بێت یەکێک بووە لە عەلامەکان لە 2015 ژیان ئاوایی کرد و وفاتی فەرموو من خۆم پەروەردەی دەسی ئەو پیاوم 3 ساڵ ئەنموزەجم لای خوێندووە ئیظهاری بەڕکەی لەلای ئەو خوێندووە شریعەتی پێم وتووە میراثی پێم وتووە لەگەڵ ئەوەشە لە حوسن و لە تربیەتی ئەو زۆری استفادەم کردبوو بۆیە ئێمە پێمان ئەوترێ مەلازادە. ماشاءالله مامۆستا گیان یەک شتێک ملاحەزەم کردەوەستا لەگەڵ جەماعەتیشە زۆر ماشەڵڵا دەم بە خەندەی و هێواش و لەسەر خۆی باشەمە چۆن خاصە لەم تەمەنێسە کوردستان هەمووی پڕی کێشە و گرفت و خەڵک لەسەری شتێ ڕێک ناکەوێت تۆ شەروا بەهێ منی و دەم بە خەندەی لەو کاتێ هاتووی نەقسەی خۆشمان بۆ بکەیت خەڵک پێویستی بە زەردەخانەیە پێویستی بە قسەی خۆشە ئەگەر تۆ نەیکەیت من نەیکەم ئەو نەیکات کێ پێ بکەنێت کێ بەدەم دنیاوە زەردەخانە بکات الابتسامة في وجه أخيك صدقة هەر ئەو پێکەنینە بۆ خۆی سەدەقەیە من هاتوومەتە ئەم دنیاە نابێت ئەوە چوار مشقی لێی دابنیشم و سیرکەم چۆنە چیتە ناو باخچەیەکەوە کام گوڵ جوان بێت گوڵەکان لێکەیتەوە بۆ نیەکەیت من هاتوومە چاکە لەگەڵ خۆما بەرم ئێرە شوێنی مانەوە نییە ئێرە لادانێکی کاتیە گوناح لەم لادانە کاتیە پێ نەکەنی گوناح لەم لادانە کاتیە دڵی بەرامبەرەکەت خۆش نەکەیت
من هەمیشە ئەوە وتووە لە ماڵەوە کاتێک لەگەڵ مناڵەکان تای کاتێک لەگەڵ خێزانەکان تای خێزان تای یعنی بەهشتێکی بۆ دروستکە ڕاستە یعنی نەبوونی ناخۆشە گیرفان خاڵی ناخۆشە نەخۆشی و نەداری ناخۆشە کێشە ئەمانە ناخۆشە بەڵام ئینسان خوای گەورە هێز و وزە و توانایەکی داوە پێی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەم شتانەیە با تۆ یعنی گیرفانت خاڵی بێت بەڵام خاوەن دەموچاوێکی بەشوش و جوان بە خاوەن ئەخلاقێکی جوان بە قسە خۆش بە الكلمة الطيبة صدقة هیچی تێناچی ها چەند حرەکەیەکە بە دەموچاوت یەکەیت وایە نا یەکسەر بەرامبەر دڵخۆشە بێت بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک لە سەحابەکانە فەرمێ والله ما رأيته إلا مبتسما سوێن بە ئەڵڵا قەت نەمبینیوە إلا پێکەنیوە یعنی زەردەخەنە لەسەر لێوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەتۆراوە لە کاتێکە هیچ کەسێک لە ئێمە بەقەت ئەو ژیانی ناڕەحەت نەبووە تۆ سیرکە کاتێک کە لە دایکە بێت شتێک نییە پێی بڵێ باوە کەسێک نییە بانگی لێ بکە بڵێ ئەبەتی کە کاتێک گەورە ئەبێت کە ئەگەڕێتەوە سیرەکە دایکشی نەماوە یعنی لە ئامێزی دایکە ئەوەنە نازی وەرنەگرتووە دەی لەو لاشەوە نەبرا هەیە نەخوشک هەیە کەوێتە لای باپیرەش ئەڕات کەوێتە لای مامەش ئەڕات دەی ئەنجاکە زەبر و زۆری مشریکانی قوڕیش خات و خەدیجا هێنێ چی مناڵێکی لێبێ مناڵەکانی هەمووی وەفاتەکە جگە لە کێنە بێت لە فاتیمە خێزانەکەشی ئەڕات لەگەڵ ئەو هەموو مصیبەتەیە کە بەسەری هاتوو بۆیە سەحابە فەرموو ما رأيناه إلا مبتسما لەگەڵ ئەوەشە هەر زەردەخەنەی ئەکرد بۆ خەڵک هەر پێ ئەکەنی بۆیە ئەم پێکەنینە ئەبێ بەردەوام بێت ناکرێت ئەوێ بەردەوام بێ مناڵێک چاوی لە منە مناڵەکەم من چاوی لە منە خەڵکی مزگەوت چاوی لە منە خەڵکەکەی سوشیال میدیا ئەوەی کە لە شاشۆ ئەمان بینە چاوی لە ئێمەیە کاکە باشە ئەگەر من پێ نەکەنم تۆ پێ نەکەنی ئەو پێ نەکەنێت زەردەخەنە و قسەی خۆشیان بۆ نەکەین ئەم هەموو معاناتەی عنی هەڵناگیرێ بەڕاستی من هەر تەمەنی خۆم ئەم 40 ساڵی کەواتیم پەڕانوە هەمووی مەرگەسات بوو بیرمیت ماڵێکی زۆر جوانی خۆشمان هەبوو لە کەرکووک بە زۆر هاتن بە پۆستاڵ ماڵیان دەرکردین شەقیانتی هەڵەداین هەتا کردمانیانە ناو لۆریەکەوە ئێمە تەرحیل کراین هاتینە چەمچەماڵ ئەنفالەکە بوو یعنی مناڵم ئەبینی ئەگریا دیار بوو یعنی باوکیان بردبوو ژنم ئەبینی ئەگریا دیار بوو مناڵەکانیان لێسەنی بوو پیاوەکەیان بردبوو ئەو کاتە بیرمیت یعنی چەمچەماڵ بوونی خوێنی لێ هەو ئەوەی پێ نەچوو لە سەفی دوی ابتیدایی بووم وازانم ئێستاە وتیان هات من هەرەوەنە لە خەوا بووم چی هات وتیان عسکەر گەیشتە سەرمان ترسی ئەنفارەکە هەر لە دڵما بوو ترسی کیمیابارانی هەڵەبجە هەر لە دڵمانە بوو ئەو کاتە سۆشیال میدیاش نەبوو بۆ نمونە هەموو کەسی هەواڵەکان بزانێ بەڵام گوێم لێ بوو هەموو جا باوکمەیەوت خەڵک ئەنفال کراوە هەڵەبجە کیمیایی لێ دراوە ترسی ئەومان هەبوو بەدەم خەواوە هەموومان ڕامان کرد باوەڕ تێبێ یعنی نیومان گەیشتوینە ڕێگەی بینی تەکیە و چەمچەماڵ هێشتا خەو بەرمانی نەیەبوو ڕاکە بەرەو ئێران هاتینەوە فلس ئەحمەر لە گیرفانمانە نەبوو باوکم هێندە هەژار و نەدار بوو باوەڕ تەبێ یعنی ترۆزی قاشقاژە کرد لە بازار لە ناو چەمچەماڵ لەسەر سینی دای ئەنایی فرۆشت مناڵ بوومەوە کاتە منیش تەرمۆزە ئاوێکم دانابوو لەگەڵ باوکمە ئاومە فرۆشت ئەوەی پێ نەچوو شەڕی ناوخۆ دەسی پێ کرد ئەوەی پێ نەچوو قات و قڕیە دەسی پێ کرد ئێمە بەرگەی ئەو قات و قڕیەمان نەکرد باوەڕ تەبێ ئەوە قەرزار کەوتین ڕامان کرد چوین بۆ ناو عەرەب چوین بۆ حەویجە باشە لەناو اینجا لەناو بازاڕەکانی ئەو شارەیە مناڵ بووم زۆر مناڵ بووم بیرمیت 14 ساڵ و ئەوان کەنجێکی هەرزەکار بوو باشە ئەو کاتە خەریکی شت فرۆشتن بوو ئەنجا هاتینەوە ئەمیسان ناڕەحەتی زۆر ئەمەی قەیرانی شەڕانی دوایی و گرانی دوایی ئەمان کەواتە ژیانی کورد بریتی بووە لە مەرگەسات و نەهامەتی ئەبێ پێ بکەنین بۆ ئەوەی زەردەخەنەکان بگەڕێتەوە نابێ بێهیوا بیت بێهیوابوون نییە من چ شتێ زۆر ئارامەکە مامۆستا هەموو جارێ بیرەکەمەوە لێم خودی ئەوەی کەوا خوا ئێمەی ناردۆتە سەر زەوی و ژیانی پێبەخشویمە ئەمری بۆ کردووەکەوا من بژیم و لەدایک ببم دڵنیام لەوەشی کەوا شێوازی بیرکردنەوە و کەرەستەیەکی داوە پێم کەوا بتوانم بەناو ناخۆشیەکانی ژیانە بڕۆمەوە یعنی بەپێی ئەو ژیانی کەوا ژیم کەرەستە و شێوازی بیرکردنەوە و علمێکی داوە پێم کەوا بتوانم بەسەریانە ببەزم
زانین گەورەترین نیعمەت چییە؟ نیعمەتی لە بیرچوونەوە وما كان ربك نسيا بس خواشتی لە یاد ناچێت. گەورەترین نیعمەت کە خوای گەورە بەخشیوێتی بە مرۆڤایەتی نیعمەتی بیرچوونەوەیە. خەڵک هەیە 20 ساڵ پێش ێستا دایکی مردووە خەریکە لە بیرێکا بە تەواوەتی گۆڕەکەی لە بیر کردو نازانێت لە چی قەبرستانێکە ڕەنگە بزانێت لە چی شارێکە بەڵام یعنی بزەبت گۆڕەکەی دایکی نادۆزێتەوە باوکی بە هەمان شێوە کوڕەکەی مردووە وعدی داوە سەرەتا قەت پێ نەکەنێت ئەوەی ئەو حەزی لێ بووە قەت نەیخوات بەڵام ئێستا پێش ئەکەنێت ئەوەی ئەو حەزی لێ بووە دوو قات ئێسایی خوات کەواتە شتێک لەو نیعمەتانی کە ئێمە هەستی پێ ناکەین نیعمەتی لە بیرچوونە ئێمە لە یعنی ئەوە گەورەترین نیعمەتە بۆی هەر کاتێ بڵاو موسیبەتێکمان بەسەرا هات خوای گەورە ڕەحم و بەزەی خۆی بەسەرمانە ئەنێرێت ئەوەیە زوو لە بیرمانێ باتەوە بۆی کوردەواری قسێکی جوانیان هەیە ئەڵێ لە بینی مردوو صاحب مردوەکەیە هەموو شەوێ خوای گەورە شاخێک ئەخاتە نێوانیانەوە شاخی مەسافەکەی چەندێکە کیلۆمەترێک یعنی هەموو شەوێ تۆ زیاتر ئەو خەم و پەژارێت لە کۆڵە بێتەوە سەرەتا زۆر ناڕەحەتە کەسێکی ئازیزت لە بەرچاوت ئەڕوات بیر ئەەکەیتەوە تەحمل ناکەی خەریکە دڵت دێتە دەرەوە چاوت فرمێسکی نامێنێت هێندە ئەگریت هێندە لە خۆت ئەدەی هێندە یعنی نازانی پەنابەری بۆچی لە تاوە پەلاماری گۆڕەکەی ئەدەی خۆڵ ئەەکەیت بەسەر خۆتە ئەڵێ قوربانی خۆڵەکەی بان دەمە بم بەڵام بۆ شەوی دووەم هەستەکەی تۆزێ ئارام بوویتەوە سێم زیاتر چوارم زیاتر وای لێ دێت ئیتر لە مانگی یەکەما وردە ودەت یەکەڵی خەڵکە بیت یەکەڵی بازاڵە بیت ئیتر مانگی سێم و چوارم و ئەمانە ئەگەر ژنەکە و بمرێ ڕەنگە بی لە ژنان بکەیتەوە مامۆستا گیان قسەکانت زۆر ئارام بەخشن بە تایبەتی بۆم تەمەنی ئێمە تەمەنی 20ەکان ماشەڵڵا لێ بم نامزانی هەر 34 35 ساڵی مۆدت چلت قەپات کردەوە 14 ساڵ ئەم تەمەنەی 20ەکان ماوەزە تۆ خۆت پێ ڕۆیشتویتە تەمەنێکە وازانی هیچ شتێ بەشت ناکە و ڕاکە و ئەتوێ هەموو شتەکان پێکەوە بکەی لەم ئەزمونێکەوە تۆ خۆت پێاتێ پەڕیوی چۆن ئێمە ئەو بگەینێ ئەم هێمنی و ئاسوودەیە کە بڵین ئەم هیلاکە توشتەمان ئە بەشتەکانەگەین و بە ئامانجەکان تەگەی طبعا ظروفی ئێمە لەگەڵ ئەم ظروفەیە ئەرز و ئاسمانی فەرق ئەو سەردەمەی ئێمە سەردەمی فری نەبوو شتی بەلاش نەبوو ئەبوایە تۆش ڕات کردایەک و باوکت ئەبوایە هەموو خانەوادەکە ئیشی کردایە مینەکان لە ماڵەوە بوون دایک و خوشک لە ماڵەوە بوو زۆر جار بیرمێت ئەوانش ئیشیانە کرد گوڵە چ نییە ڕایانە کرد بە دوای دەڕاستەیە دەنکە گەنمێ بکەوتایە دەنکە جۆیە بکەوتایە هەڵیانە گرتەوە باوەڕت هەبێت خەڵک پاقلەیە هاڕی ئەی کرد بە نان ئەی کرد بە ئارد ئەی خوارد ئەو خەڵکە ڕای ئەکرد ئەوە جیلی زێڕینی پێڵێن قەدری ژیانیان نەزانی قەدری نیعمەتی دایک و باوکیان نەزانی ژیان فری نەبوو من کاتێک ئەم نووسی لەبەردەم چرا ڕشکەیەک ئەم نووسی کاتێک ئەم خوێند تەنانەت ئەو کاتە مەدرسەکان هەموو شتەکانی فەرهود کرابوو کە لە ئێران هاتینەوە باشە هیچ جام و پەنجەرەیە بە مەکتەبەکانەوە نەما بوو تەنانەت ئەو کاشیکەوە ڕێڕەوەکە بوو بەسەریا ڕۆیشین کاشێکەشیان هەڵکەنی بوو وایەری ناو دیوارەکانیشیان هەڵکەنی بوو هەمویان برد بوو ئێمە لەسەر ئەو عەرزە ڕەقامان خوێند تەنانەت وایت بۆردمان نەبوو باوەڕەکەیت سبوخمان کردبوو مامۆسا دیوارەکەی سبوخ کردبوو سبوخی ڕەشی کردبوو سەوزی کردبوو تەباشیر نەبوو پێی بنووسێ ئەو کاتە ئەوە کێ تەباشیرێکم بۆ بێنێ هەر قوتابیە تەباشیرێکم بۆ بێنێت یەک تەباشیر یەک دەرەجەیە دەمێ خانوەکان لە چەند شەماڵ بیرمێت ئەیان ڕوخان لەبەر ئەوەی شیشەکەی دەرکەن و بیفرۆشن شیش قەدر و قیمەتێکی باشیە بوو نرخێکی باشیە بوو ئێمەش ئەڕۆیشتین ئەو خانوانی کەوا ڕوخێنران ڕۆیشین گەچەکەیمانە هێنا لە هەر شوێنێ تەنورێکە بۆە ئەمان کرد ناو تەنورەکەەوە تا ئەو گەچە ناسکە بووە ئەنجا بە دیوار و بە بەردە ئەمان هێنا تاکو وەکو تەباشیرمان لێ کرد ومان کرد ناو قوتێکی بچکۆڵانەوە و ئەمان بر بۆ مامۆستا چوار تەباشیرمان بۆیە بر 4 دەرەجەیەدا پێمان ئێمە بەو شێوازە گەورە بووین بەڵام جیلی ئێستا بۆچی قەدری و قیمەتی دایک و باوک نازانن بۆچی قەدر و قیمەتی جلوبەرگ نازانن بۆچی قەدر و قیمەتی سەیارە و خان و خەوتن و ئەو هەموو ژیانە نازانن لەبەر ئەو ژیان لێرە فریە لێرە بەس باوکمان دۆ بێت بەس دایکمان دۆ بێت کوڕ بۆ خۆی ئەخەوێت شەو تا بەیانی لەسەر شاشەی مۆبایلەکەیەتی بۆ خۆی بۆ بەیانی یا یەک یا دوو خەبەریە بێتەوە بۆیە پرۆسەی خوێندنی ئەو کات هەمومان بووین بەشت لەگەڵ ئەوەی کەوان نەهامەتی بوو ناڕەحەتی بوو
هەمومان بووین بە مامۆسا و بە دکتۆر و تا شوێن دەستمان دیارە الحەمدولله بەڵام ئەم جیلەی ئێستا بۆچی لە کاتێکە هەموو شتێکی ینی بەلاشە هیچ شتێکی بە پارە نییە خەوی خواردنی هەڵسانی دانیشتنی هەمووی فریە لەبەر چی لەوەر قەدر و قیمەتی نازانێت لەبەر ئەوە جەسەدی ماندوو نەبووە بۆیە ئەڵێ سکیتێر لەسەر دەسی ماندوو شتێکی وایە دەسی ماندوو لەسەر سکیتێر گەنج ئێستا ماندوو نابێت بۆیە قەدر و قیمەتی شتەکان نازانێت قەدر و قیمەتی خوێندن نازانی وەرە سێکتەری پەروەردەکە بزانە چی بەسەر هاتوو وڵای ڕاستەکەی مامۆستاجیان ئێستاکەش ئێمە لەوەی خۆمانەوە قسەکەین ئێستا ئێمە کلاسێکین 65 دەبین لەو 65 چەندێکی لەگەڵ خوێندنەکە ئیشێکی ترەکە باوەڕ ناکەم بگاتە 8 لەبە لەبەرەوەی زۆربەی زۆری ئەلحەمدولله سیارێکی باشی لە ژێرە و بیر لە دواییش ناکاتەوە هەنیسە بۆ نمونە ئێمە چاومان کردوتەوە ئەزانین واقعەکە دوایمە چۆنە تۆ تەعیناتێکە پارەکە کەمە ینی ملیۆنێک الحەمدولله ئەوە نییە بڵێ کەم بێ بەس تۆ بۆ بتانێت ملیۆنێک خانوو بکڕی و سیارە بکڕی و ژم بێنیت و وڵات تۆزێ خۆش بژیت و ئەمڕۆژە گۆشت بخۆی بەخوا ناکرێ ئیتر لەبەرەوە تۆ بێستاوە تۆزە کارەمایی تر تۆزە سکڵی تر لە خۆتا دروست بکەی ئیشێکی تر دەست پێ بکەی لەگەڵ ئیشە بیکەی ئەنجە بەس زۆربەی کەوا مەسەلەوانیکەوە لەگەڵمانن هەستیان بەم ئازارە نەکردو ینی لەبەرەوەی الحەمدولله باوکی هەبوونە و ڕێچکەکانی ژیانی بۆ دیاری کردووە لە ئێستاوە سیارە و ماڵ و حاڵ و شتەکانی هەمووی دیاریە و ئێتە پێویست بۆ هەوڵدانە نییە دایمەن ینی ئەوانی کە قەدری ژیان نەزانن ئەوانی کە سەرکەوتون لە دنیادا زۆر ماندوو بوونە ئەو جەسەدا هیچ قیمەتێکی نییە ئەوەی قیمەتی هەیە ڕۆح بۆیە هەتا ئەم جەسەدا هیلاک بێ ماندوو بێت ڕۆح ئاسوودا بێت هەتا ئەم جەسەدەش لە ئیسراحەتا بێ لە خەوا بێت ڕۆح دایمەن بە ئازارە دایمەن ئاسوودە نابێت بزانە ئەو پیاوانی کە لە ماڵەوە ئیش و کاریان نییە دایمەن کێشیان هەیە لەگەڵ خێزانەکانی دایمەن لەبەر چی لەبەر ئەوە دایمەن ئەم ژنی لە پێش چاوە ئەم ژنە دایمەن ئەم پیاوی لە پێش چاوە ڕەش نانێتە سەر سپیەوە هیچ ماندوو نابێ هەڵ ئەسی ئەم ژن نابینێ ئەم ژنە هەڵەسی ئەو پیاوا بینێ هەردووکیانها لە ژێر یەک سەقفەکە ئەسوڕێن و دێن ئەچن لە یەکتری دوورەوە ناکەون ماندوو نابن مادام جەسەدیان ماندوو نابێ لە یەکتری دوورەوە ناکەون بۆی کێشەکان ڕۆ کێشە سەر هەڵەدات هەچەنی عاشقی یەکتری بوو بێتن هەچەنی یەکتریان خۆش بیست بێت مادام جەسەدیان ماندوو نابێت ئارامی ناگەڕێتەوە بۆ ماڵە ئەبەت زەماوەسەوە پندێکی کوردەواری جاران ئێمە گاڵتەمان پێیادەوە مەزای غەڵەتە بەس لەگەڵ کاکەژیرە باسمانەکە گەیشتونێتەوە واقعی ڕاستێن شەڕ لە دەست بەتاڵی باشترە هەنی ئێستاکە بۆمان دەرێکەوێ ئەو شتانی ئێمە لە دەست بەتاڵی کردومانێتی نازای هۆکارەکەی چییە بەش شتێک بکەی ئێستا زۆربەی زۆری گەنجی ئێستاش کە ئەبینی پلاتفۆرمێکی سۆشڵ میدیا خراپ بەکاردێنێ یان ئامرازێکی تر خراپ بەکاردێن دەست بەتاڵێکەیەتی هەر ئەم مێشکە لەلایەنی علمی و زانستی پزیشکیەوە ئەو بۆ ئەوە نەکراوەکەوە تۆ هیز نەکەی ئەم هۆرمانی تیاتە ئەم هۆرمۆنی دۆپامین شتە پێویستە دەردرێ ئیتر لە کۆمەڵە شتێکات تۆ کە دەست بەتاڵە مەجبوری بە شەڕکردن مەجبوری بە جوێندان و قسەی خراپ و ڕابواردن و ئیتر ئەمە بە هەزار شتی تر هەیە و کاتە پڕەکەیتەوە دواییش نابێت خدای گەورەش خۆی فەرمێ وەیدا فەرەختە فەنسە بەسیترین شت من قەت لەوە تێنەگەیشتومە مەسەڵەن ئەوانەی کەوا کۆمنتی ناشرین نووسن بەعام تو چۆن تااقەتت هەیە تۆ بیرکەیتەوە وڵایە ئەم کابرا قسەکەیم بەدڵ نییە بابسم تێرجێنی گەم لە ناو کۆمنتەکانایە یعنی بەدزدی ئەوە تااقەت و ئەوەیەکی خۆیەوێ تااقەت و هێزێکی خۆیەوێ تۆ بڕۆی کۆمنت بنووسی قسەی ناشینی پێ بکەی ئەو عالەمەش قسەکە دەبینی ئەزانێن مەسەڵەن فڵانە کەس ئەو قسەی کردووە ماندووترین گەنج ئەو گەنجەیە سەرقاڵە بە ڤیدۆی خەڵکەوە سەرقاڵە بە فەیس و سیمای خەڵکەوە تۆی بەدڵ نییە دڵتەنگیەکەی گرێت ئەگەر ئینفعالێ نەکا ڕەنگە جەڵەلی بات ڕێک هەڵەسێت دوو کۆمنتە بۆ نووسێ بوتانێکت بۆ کا هەنێ جنێوە پێدا و ئەڕات ئەو خەفەت ماندوو شەکەت تۆش لە ماڵەوە بێباک مرتاح ئەگەر لە هیچ نییە باشە چەند خۆشیشە کاتێک کەسێ ڤیدۆیەکی تۆ بینێت هەم ئەگەشێتەوە هەم ئەڵێ باش تێ جوانیشی بۆ بنووسم شوێن پەنجەی خۆی دائەنێ و جەزاکە الله خێرن دەستێ خۆش بێت چکە ئیسفادەی کردووە بۆیە دایمەن ئەوانی کەوە شتی سلبی ئەنووسن خۆیان ماندووەکەن خۆیان بێتاقەتە بن خۆیان خەفەتە خۆن من لە ماڵەوە هیچ ئاگام لێ نییە ئەو جنیەوەم پێدا ئەسەن بەس ئەو خۆی خەفەت بار کردووە خۆی بە ئازارداوە من هیچ یعنی ئیسفادەیەک ناکەم و ئیسفادەیەک ناکە ئیسفادەکەی من بۆ قیامەتمە
بەڵام ئەو زەرمەندی دنیا و قیامەتیشە هەم لە دنیاە تووشی ناڕەحەتیە بێ جا گەورەترین عقوبەی خوازانی چییە؟ وەکو ئیبن قەیمە فەرمیە دڵتونیە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەژاری ناڕەحەتی نییە هەژاری هەژارەکان ئەوەی لە هەموو کەس هەژارترە ئەو کەسەیە کە دڵی تونە ئەو کەسەیەکەوە ئارامی لە دڵی هەڵگیراوە خەڵکێکەیە دەوڵەمەنە پارەدارە سەرمایەدارە بەڵام ئەم پارچە گۆشتەی ئێرەی بە ئازارە سەر دڵی یەک دنیا دۆلار و پۆلیتیایە بەڵام ئەو پارچە دڵیکەوە ئەم گیرفانە دایپۆشیوە ئاسوودەی لێ هەڵگیراوە کە ئەگەڕێتەوە بۆ ماڵ زەردەخەنە نابینێت کە ئەگەڕێتەوە بۆ ماڵ کێشەی خێزانی هەیە مناڵێکی هەیە مناڵێکی سەرشێت هەزارەها کێشەی بۆ ناوەتەوە هێندە بەس بوو بارۆلەی بۆ دروست کردووە ڕووی ناو مەجلیسی نەماوە کێشە و مەشاکیلی هێندە زۆر بووە یعنی ناتوانێت لەسەر ئەو سفرێ دانشێت یعنی دەموچای ئاسوودەی بۆ مناڵەکانی بێنێت بۆیە هەمیشە دوعا بکە بڵێ خوایە گیان داوات لێ یەکەم مامۆستا گیان ئیترستە با بڕین ناو بابەتەکە لە ڕێگەی ئەمەی تۆ دوێنێک کاتی لە تەلەفۆن قسەمان نەکردوتم بیستم بابەتەکە لە سەرۆ بێکەوە پەیامی خوا هەر یەک پەیامە و بەڵام ڕێگاکان گەیشتن پێی زۆر زۆرە تۆش ماشەڵڵا لێ بە ڕێچکەیەکی نوێ و ڕێگایەکی نوێتکەوە داهێناوە بە زدیەمە وەکو گەنجە سوپاس دەکەین و سەرنجمان زۆر زۆر پێی ڕاکێشراوە تۆ من یەکەم جار چۆن دەست کرد بۆی کەوا ڤیدیۆ لە سوشەل میدیا بڵاوکەیتەوە و دوای دەستکەی بەم لایڤانی کاتۆ لە تیکتۆکێکیتەوە و زیاترەوە هەبڕێتە ناو گەنج و سوشەل میدیا طبعا خۆم گەنجم گەنجیشم خۆش ماشەڵڵا لێ گەنجیشم خۆشەوێت هەمیشە بەبینینی گەنج شادە بم هەر کاتێک گەنجێکە داتە تەکما سەلامێکم لێکە من گەنجە بمەوە تەسەوڕەکەیت تەمەنا ئەەکەم بگەڕێمەوە ئەو دۆخە منیش وەکو ئەو یعنی لە یەک ئاستابم شاعیرە فەرمیە یعنی ئەوە یعنی سروشتی هەموو مرۆڤێکە صغير يطلب الكبر ئەوەی بچووکە داواکە گەورە بێت وشيخ ود لو صغورة بەتەمەنێکیش پیرێکش حەزەکە بچووک بێتەوە من هەمیشە کاتێک گەنجێکە بینم زۆر دڵخۆشە بم چکە گەنجە چکە توانا و لیاقەی هەیە خۆی گەورە ئیرادەیەکی داوە پێی ئەتوانێ زۆر شت بکات کاتێکەی بینم هەڵەیەکی هەیە بە من هەڵەیە چووە و ئەم گەنجە ئەتوانێت یعنی ژێرخانی ئابووری عسکەری هوەری یعنی ئەتوانێت زۆر شت بکات یعنی ئەمە بەڕاستی گەنج دەسماییە سەرۆت و سامانی هەموو وڵاتێک ئەگە گەنجەکان ڕۆیشتن سەرۆت و سامانی وڵات ئەڕوات ژێرخانی یعنی هەموو ژێرخانەکانە ڕوخێن داڕوخێن بۆیە کاتێک گەنجێکە بینم بەو شێوازە حتما من ئەبێ شتێک بکەم ئەبێ بڕۆم دەستی بگرم لە مزگەوتان نەمەتوانی دەسمگا بە هەموو کەسێک دەسمەگەی بەسمە ئەگەی بە موسڵمان ئەویش لە دوورەوە گوێ لێ ڕاگرتم بەڵام ئەم ئەپانە کە ئەچیتە نایە و ئەتەوێ خزمەتکەی دەسە ئەگا بە هەموو گەنجێک دەسە ئەگا بە ساڵح بە تاڵح دەسە ئەگا بە کەسێکی مەشروب خۆر و دەرمان خۆر و مولحید و هەموو جۆرەکان خەڵکە تووشی کە ئابە بووە لە ماڵەوە وقت ئامادە نییە بێ بۆ مزگەوت من ئەتوانم پێی بگەم لە ڕێگەی سوشال میدیاوە لە ڕێگەی ئەپی تیکتۆکەوە ئەتوانم پێی بگەم لە سوئید کە ئابە لی داوە تووشی نەخۆشی نەفسی بووە لە ئەوروپا لە هەموو وڵاتەکان لە ئەمریکا لە بریتانیا باشە گەنج هەیە معتاد بووە دانیشتۆ بە دیار دەرمان خواردنە و لایڤەکەی منشی سیر کردووە من توانیومە بگەم بەو ئەو گەورەترین نیعمەت نییە گەورەترین نیعمەتە بۆیە یعنی من حبم خۆشەویستیم بۆ گەنج خۆشەویستیم بۆی کە خەڵک بگەڕێتەوە بۆ سەر ئەو ئەسڵە وای لێ کردم کە بچمە ناو ئەم ئەپانەوە لە ڕێگەی ئەم ئەپانەوە بتوانم خزمەتی کۆمەڵگاکەی خۆم بکەم باشە مامۆستا من دڵنیام ئێستا تۆ ڕخنەیەکی زۆرت بۆ هاتووە مەسەلەن زۆر کەس لەوەیە بڵێ چۆنە بێ کابرا مامۆسای ئاینی و بچێ لایڤ بکاتەوە لە تیکتۆکەوە پێشووتر بەداخەوە ناوی زۆر بە باش نەڕۆشت بوو تۆ چۆن وەڵامی ئەم کەسانە ئەدیتەوە زۆر باشە طبعا هەر کەسێک کە کاتێک ڕخنەت لێگرێت ئەبێ ئەو بەدیلێکی باشتری پێبێت بۆ نییە بەدیلێکی باشتر چییە من بتوانم ئەو گەنجە لا ڕێیانە بگۆڕم کە لە تیکتۆکە جاری وایە بەسیە چرکە یعنی کەسایەتی خۆیەکەوێنێت بەدیلەکە چییە؟ مزگەوت کردمان
هەمومان ینی من بخۆم ینی ئەزمموی سەر مینبەرم هەیە ئەزمموی ناو مزگەوتم هەیە 25 ساڵە لە ناو مزگەوتام و خزمەتی مزگەوت و میحرابەکەم بەڵام نەمتوانیوە دەسم بگا بە هەموو گەنجێک باشە ئەم ئەپە بەس ناوی تیکتۆکە لەگەڵ ڕادیۆیەکە چ فەرقێکی هەیە کە کاتێک بەرنمێکی ڕاستە و خۆی هەیە و پەیوەندی پیاوژن و مناڵ وەرەگرێت چی لەگەڵ بەرنمەیەکی تەلەڤیزۆنیە کەسێک تەلەڤیزۆنی هەیە و سەپۆرتەکرێت و یعنی پشگیریکی زۆر باشەکرێت بەرنمەی هەیە پرسیار و وڵام ئێواران بڕۆ شەوان درەنگ مامۆسا دانیشتووە بەجە بۆ عەمامە و خەڵک تەلەفۆنی بۆ بکات لە ژن بۆ یەکات لە پیاو بۆ یەکات مناڵ بۆ یەکات سیاسیەکانمان ئێواران باشە ئێواران کاتێک بەرنمێکی کراوە ئاکاتەوە لەسەر سیاست بۆ نمونە نەبوونی غاز نەبوونی کارەبا نەبوونی موچە ئەمە هەمووی بەرنامی چییە بەرنامەی ڕاستەوە خۆیە بەڵام بۆچی فۆکسەکاکرێتە سەر مامۆستا سۆران نابێت تۆ لەیەوە دەرکەویت من لەگەڵ کیا قسەم کردو لەگەڵ کیا قسەم کردو لەگەڵ گەنجا قسەم کردو باشە ئەو گەنجەی کەوا دێتە ئەو ئەپەوە 6 کەی بە 7 کەی دائنیشێت 5 کەی دائنیشێت باشە و زۆربەی هەرە زۆریان لە ئەوروپاوە بینەری منە باشە باسکەوتن لە 6 کەیە 2 کەی یعنی 2000 تەنانەت ئەو داواکاریم لێکەنە لە مامۆستاگیان ئەگە بکرێت لە دوای 12 شەوە بیکەیتەوە چکە ئێمە ئەو کاتە مەجالێکی تەواومان هەیە ئەو کاتە دانیشین بۆ ئیسراحەت و ئەتوانین بینەری لایڤەکانی بە فەرقی کاتەکەیە تۆ تەسەورەکەی یعنی من ئەو شتانە لە لای خۆمە نووسم بەس ئەوانی کە هاتوونەتە مایکەکەی منەوە ئەو گەنجانی کە لە ئەوروپا بڕیاریان دا و وازنە مەشروب و کاری خراپ و سەرڕۆی بێنن ئەزانین گەیشتۆتە چەند نزیکەی 100 کەس ماشاءالله من یعنی ئەمە ئەشێت ئێستا سەتەها کەسی تر هەبێ نێنە مایک تەوبەیەکیان کرد بێ لە بینی خۆیان و خوایە سبحانه وتعالى باشە یان سەتەها کەس هەبێ ئەینێرێت بەڵام تا ئێستا قسمەت بووە قسمەت نەبووە مایکەکەی وەرگری کەواتە ئەو مامۆسایی کە ڕخنە لەمەگرێت یان ڕخنە لەم نەگرێت یان هەر کەسێکی تر ئەبێ بەدیلێکی باشتری پێبێت و من بەڕاستی لەوێنە نەجرت و چەقەنەمان لێداوە نەڵایبی تەحەدیمان کردووە نەڕەقس و نەگۆرانی و شتێکی خراپمان نەکردووە لایقە بە هەموو عایلە و خانەوادەیەک سێری ئەو لایڤەی ئێمە بکات ماوەساڵێن ماگی دەفتەرێ پێیاکەی من طبعا ئەوە وتراوە هەمیشە ئەوە وتووە کێ وەرەقەیەک ئەدا هەموو شەیەک باشە با بڕا دوای مۆبایلەکە بۆ خۆی خاڵی کاتەوە بەڵام نایکەم مازەجیا من زۆر ئەمەوێت سەر چیرۆکەکە بزانم چکە ئێمە ئێستاکە هەستەکەم ئەو پەیوەندیکەوە لە نێوان ئێمەوە دروستە بێ هۆکارەکەی چیەکەوە تۆ لە واقعی ژیانی من تێگەی کە تۆ ئەڵەی هەوڵە ئەم کامێریە مارک 7 وایە و ئەمە پۆستە ئەبێ ئەوها بکرێ و سعات ئەوەنە هەستەکەم لە ژیانی من تێگەی زۆربەی کات مامۆستا ئاینیەکان و خەڵکی تەمەنی سەر و 35 هەر نازان مۆبایلەکە بەکاریش بێن منمە چیرۆکەکە بزانم چۆن یەکەم جا تۆ زانی تیکتۆک چییە چۆن زانیت لایڤ بکەیتەوە سەوت بڕارشتدا تۆ شەوان بیکەیتەوە زۆر باشە خۆی عمومەن یعنی ئیسا ئەو مناڵانەی کەوە خەمخۆریان هەیە لە ماڵەوە زۆر احتیماد ناکەنە سەر خۆیان دایمەن یعنی ئەگەر دایکێکی خەمخۆر باوکێکی خەمخۆر بە دیار مناڵێکەوە بنێڵن ئیشکات هەر پارەی بەنیە باشە چی کرد بڵێن ئەوە خانوو ئەوە سیارە ئەو مۆبایل ئەم مناڵی هیچ هەڵپەیەک ناکات هیچ چالاکیەکی نابێ بەڵام ئەگەر کەست نەبوو ئەو کاتە مەجبوری بڕۆی لە بازاڕ ئیشکەیت بڕۆی کرێکاری بکەیت احتیماد کەیتە سەر خۆت منیش چونکە ستافێکم نەبووە خزمەتم کات مۆنتاژم بۆ بکات کامێرەمانم هەبێ هیچ ئەلەمانم نەبووە ئیعتیمادی کولیم کردوتە سەر خۆم هەمووی خۆم کردووم کاتێک وتارێکم تەسویر کردو خۆم تەسویرم کردو ئاوا کەتم کردووە تەنها چکە لە مۆنتاژ نازانم ڕاستێکی کەتم کردووە بڕیومەوە کردومەتە ناو یوتیوبەکەوە هەر ئەوەنە کە ئەوەی تر بڵاوە بۆتەوە ئیدیتیان کردووە و مۆنتاژیان کردووە ئەو گەنجە بەڕێزانن کە مەجهولن خۆ ئەگای لێ من نایە ناسم تەنها شەوان ئەگەر دوعایەکیان بۆ بکەم و تەواو بۆیە ئەگەر شارەزاییەکەم هەبێت لە سۆشیال میدیا ئەوەیە خۆم زۆر بە دوای شتا گەڕاوم بۆ ئەوەی بزانم باشترین شت چییە من بیکەم هەتا ئێستا نەگەیشتومەتە باشترین هەشتەکان بە سادەی بڵاوم کردوێتەوە خوای گەورە خۆی گەیاندوەتی هەمیشە وتومە خوای گیان ئەمانە لە دڵەوە ئێڵە ئەوێ بگا بە دڵەکان ئەیەکەمدا چۆن بووی ئاشناوی بە ئەپلیکیشنی تیکتۆک مامۆستا زۆر جا ئەو پرسیارم لێکەن طبعا خۆم لەسەر ئەپی تیکتۆک زۆر قسەم کرد تەنانەت وتم یعنی ئیستاش ئەڵێم نابێ مناڵی هەرزەکار بەکاری بێنێ بەبێ چاودێری نابێت چکە بەڕاستی ئەم ئەپا سەیری هەر شتێ بکەی بۆتی زیاد دەکە بۆتی زیاکە فلتەریشی کەمە فلتەری نییە
باشە یعنی ئەمە یەکێکە لەو شتانی کە بۆ نێسا لە تیکتۆکە باشە لە فەیسبووکە ئەگە تۆ فۆڵۆی پیجێکت نەکرد بێ پیجەکە نایەتە پێش چاوت بەڵام تیکتۆک وان نییە هەمووی ها چۆن تا یەک ئاوا غلێکەیتەوە باشە هەموویەت باشە ڕاستێکەی ئەپێکم دانا ئەم ئەپەمدانە زۆر ینی مەراقم بوو باشە مەراقم بوو بچم لەگەڵ ئەو خەڵکانیە قسە بکەم کە خراپن بەڵام نەمەزانی ڕێگاکانی ینی ئەوم نازانی چۆن بگەم بەم گەنجانە شوێکیان دانیشتبووم لە هۆڵەکە بە تەنیا بووم چوومە ناو ڕاستەوە خۆکان و ناو لایڤەکانەوە لایڤێکم بینی شەڕە جنێو بوو هەستمە کرد ینی گەنجەکە لە هەولێرەوەیە جنێو بە خەڵکی سلێمانی ئەم زۆ نادات ئیتر چەمچەماڵ و گەرمیان و ئیتر بە عێل و عەشرەتیانە هاتە خوارەوە سێرەکەم نزیکەی 1000 کەسی تایە لایڤەکە سی کۆمنتەکانەکەم کۆمنتەکان بەڕاستی خەتی خۆی ینی 1000 کەس ینی ئاڵاونەتە ئەم شەڕە جنێوە بەیانی لە خۆم و بەڕاستی زۆر لام ناڕەحەت بوو نەم ئەزانی چۆن مایک بنێرم کۆمنتێکم نووسی وتم ئەتوانن وەرم گرن کەس جوابی نادامەوە والله ئیتر خۆیان مایکەکەیان بۆ ناردم والله ئەوە نەزانی قبوڵم کرد کە قبوڵم کرد چوومە ناو مۆینەکەوە کوڕەکە هەر جنێوێدە سلێمانی وا ئیتر بە دایک و باوک و بە ئەژدا و ئابایانە هاتە خوارەوە ڕاستێکی هادە ئەم کردەوتم من مامۆستا سۆرانم باوەڕی نەکرد هەتا ئەو کاتەی ڤیدۆم بۆی کردەوە سەری 1000 فۆلۆوەرسم هەبوو کاتە کە یەکسەر کوڕەکە شۆک بووتی مامۆستا بە عومرم ڕۆژێ لە ڕۆژان بە خەیاڵمان نەهاتووە لەگەڵ تۆی قسە بکەم کۆمەڵی نەسیحەتی جوانم کرد کۆمنتەکان لە ڕتمی جنێودانەوە گۆڕا بۆچی مامۆستا دەسە خۆش بێت خۆی گەور و پاداشە باتەوە باش زۆر نەسیحەتم کرد نزیکەی 20 دقیقە قسەم بۆ کرد کڕی شیرینم خوشکی من کچی من دایکی من هەچی خەڵکی لە سێم خەڵکی لە سێمانی هەمومان ئێمە موسڵمانین والحاصل ئێمە خوشک و برای یەکترین ئێمە کوردین ئێمە قوربانین ئێمە کۆمەڵی شتی زۆر جوانم بۆی باس کرد تەنانەت یعنی کە قسەمە کرد دڵم پڕ ببوو ئیتر ئەو گەنجە یەکسەروتی مامۆساگیانەوە من داوای لێبوردن لە خوای گەوراکەم پاشان لە خەڵکی سلێمانی و دەوروبەری چەمچەماڵ و گەرمیان و هەموو شوێنانی کە جنێوم پیان داوە والحاصل الحەمدولله لە لایڤەکە هاتمە دەرەوە بەڵام هەر لە دوورەوە سیر مەکرم وزام چییە ئیتر والحاصل کوڕەکەی و تەواو کاکە گردنم ئازاکەن یعنی بەردەوام بوو لەسەر ئەوەی کە ئیتر تەوبەی کرد یەکجاری واستە و کارە خراپە بێنێت باش شەو سبحان الله ئیتر دەستنوێژم هەڵگرت هەر لە خۆم شتێکم بۆ هات لە ناو نوێژەکەیە وتم باشە یعنی من بتوانم لە ماوەی چارێکێکە لایڤێکی ئاوا بگۆڕم ببورن ئەوە هەڵێکی تەکنیکی بچڕیدا فەرماوسەجان تو نوێژێکمە کرد ئیتر ئەو فکرە بووە وتم باشە ئەو فکرم بۆ هات باشە بۆچی من نەتوانم لە ڕێگەی ئەم ئەپەوە خزمەتی گەنجەکان بکەم طبعا سەرەتا ئەمزانی زۆر قورسە قرس بەو مانایەنە کە ینی لایڤ کەمەوە و خەڵک وەرگرم و ئەوانە نا ئەمزانی هێرشێکی پێچەوانە دەست پێکات لەلایەن هاوپیشەکانمەوە لەلایەن کۆمەڵی خەڵکی دڵ سافەوە دڵ پاکەوە دڵ سۆزەوە ئەزانن ئەم ئەپێکی خراپە و من ناتوانم گۆڕانکاری لەم ئەپەیا بکەم ئەو بوو یەکەم لایڤم کردەوە خۆ ئاگای لێ ئەوتم خۆ ئاگای لێ ئەم عەبدە نەیزانی و لەو ئەپەیا پارە هەیە ئەو کەسانی کە یەکەم لایڤ دووەم لایڤ سێم لایڤ لەگەڵ مابوونە شایەدی ئەوم بۆ دەن من تەنها کۆمنتمە خوێندە و جوابی پرسیارەکان مەدایەوە دڵەکە هاو گوڵ ئاهاو سەر کۆمنتەکان یەگرت کۆمنتەکانم نابینی ئەمە ڕەحمەتی خواتان لێبێ ئەو شتانە منێرن جاری ئەو گوڵایانە نار ئەوەیان ئەنار هەر پێم عیبە باشە ئەمە ئەو شتانە منێرن بۆی کۆمنتەکان بخوێنمەوە جوای پرسیارەکان بەمەوە دوای 3 ڕۆژ گەنجی پێمی وت مامۆساگیان ئەوە هەمووی دیاریە بۆ تۆیەت باشە ئەنجا زانیومە ئەم ئەپا سوودێکی هەیە سوودێکی مادی هەیە ئەگینا نەمزانیوە بۆیە من بۆ ڕوحێتەوە داخڵی ئەمە پە بوو سەرەتا شەرخۆم گومانی ئەوەم هەبوو ڕەنگە نەتوانم خزمەتکەم بەڵام دوای ئەوەی کە وردە خەڵکە هات دوای مانگێک و 2 مانگ و 3 مانگ نامێکی زۆرە هات هەر شەوێ دیار نەمامایە جاری وا هەبوو 300 بۆ 400 نامە هات مامۆسا بۆ دیارنیت هەمومان چاوەڕێی تۆکەین وتم ئیسفادەی کردووە ئەمە جێگەی خۆی گرتووە وە جێگەی خۆیەگرێت الحەمدولله ئێستا لەو تەسەوڕ و تەوەقوعەیە دەرچوو سوپاس بە ڕەب العالەمین گەنجێکی زۆر ئافرەتێکی زۆر
مناڵی جوان ئەوی لە سویدەوە چیموانێری خەڵکێکی زۆری ئیسفادەی کردووە الحەمدولله ئەمە ڕێگای داوەیە چۆن فەیسبوک ڕێگای داوە بوو ئەمەش ناوی تیکتۆکە ڕێگای داوەیە من هەر شوێنی گەنجی لێبێ بۆی ئەڕۆم زۆرترین گەنجش ئێستا لەکوێ کۆبۆتەوە لە ئەپی تیکتۆکە من بەراورد بە سوشال میدیاکانی خۆ باشە کاتی وتارێک بۆ نمونە لە تیکتۆکا بڵاوەکەمەوە لە ماوەی شەو ڕۆژێکە ملیۆنە بینەریە بێت بەڵام لە فەیسبوکەکەمە شەو ڕۆژێک ناگاتە 25,000 30,000 40,000 ناگات کەواتە ئەمە ڕێگای داوەیە یاننا ڕێگای داوەیە بۆیە منیش لە ئێستا بەدواوە دەمێکە ئەو بڕیارم داوە خەڵک چێڵێ با بێڵێت المهم ئەم نیەتە دڵم چیتیایە ئەوە مهمە بەرامبەر بەخوا من بەو دڵە سافەوە هاتوومەتە ناو ئەمەپەوە بەو دڵە سافەوە مایکی خەڵکم وەرگرتووە کۆمنتی خەڵکم خوێندۆتەوە بەو دڵە پاکەوە جوابی پرسیارەکانی خەڵکم ماوەتەوە کاتی خەڵکێک قسەیەکم پێڵێ لە دوورەوە من ناناسێت لە دوورەوە نازانێ پرۆژەکانی من چین لە دوورەوە نازانێ من چی ئەەکەم تەنها خۆی تاوانبارە لە قیامەتە من حەقم لایەتی حسبي الله ونعم الوكيل پیوانە بێگردن یازاکەم قەت هەمیشە قەت زانی بۆچی من چونکە بەڕاستی ئەگەر بزنسمان بوومایە ئەگەر بازرگان بوومایە ئەگەر موچەی خەڵکم ببڕایە ئەگەر نوتی خەڵکم خاک و نیشتیمانم بدزیایە ئەگەر خەڵکم بکوشتایە قسەی پێم بکردایە بە هەر حاڵی حەقی خۆیەتی با قسەم پێ بڵێ با هەزارە هەست و کایەتیم پێ بکات تا سەریەسقان بەڵام لە کاتێکە گەنجێک وەکو من دێم یعنی خەمی ئەم وڵاتی خۆمە خەمی گەنجەکانمە خەمی ئافرەتێکمە کە تووشی خراپە بوو ئینحیرافات بووە خەمی گەنجێکمە کە تووشی دەرمان خواردن بووە لە کۆتاییە خۆ بەس خۆی زەرری نیە ناکە کۆمەڵگاکە دایکی باوکی خێزانی خوشکی برای تەواوی گەڕک و بان دەسی بێزار ئەبن و زەرری لەکەن من هاتوومە دەسی ئەم گەنجانم گرتووە تۆش لە دوورەوە جنێوم پێدەی دوایی نامم بۆ نێری گرتن مازاکە بەچی کردن تازاکەم یعنی پێتوانە بێت ئەو کەلیمانە ئێشی نییە ئێشی هەیە بەڵام ئێمە نایبینە سەر خۆمان ئێشی هەیە ئەو ئێشە هەڵەگرین ئەو ئازارە هەڵەگرین بۆ قیامەت چکە لە قیامەتە هیچ کەسێک ڕزگاری نابێت لە تسئلون یومئذ عن النعیم لە خۆشیەکان پرسیار لێکرێت تەنانەت لە جیسمت لەو تەندروستی کە خوا پێتی بەخشیوە ئەو ئاوە ساردەی بە ئاوێکش خۆمەوە خوا پرسیار لێکە ئایا ئێمە ئاوی ساردمان نەدا پێت ئەلم نڕویکە من ماء البارد فەرمودێ پرسیاری ئەوەت لێ ناکرێت جنێوت بە منداوە پرسیاری ئەوەت لێ ناکرێت کە سوکایەتیت بەو هەموو خەڵکە کردووە هەمووی پرسیاری لێکرێت لتسألن يومئذ عن النعيم وقفوهم إنهم مسؤولون مسؤول زاني يعني شيء جاري وهي رطل سيارة داتا تكتر أنه مسؤول زاني عن شيء يعني أما برسيارة لهر هلسو كوتي كأيكات هم لدنيا هم لقيامة أو خلقي كوا زور بيك باكان اشتمان بونسيت ايتر جاري وهي دايك چی کردووە تۆ جنێوی پێدەی مناڵێکی بچووک چی کردووە جنێوی پێدەی براو کە سوکات چیان کردووە لە کاتێکە من هیچ زەمب و گوناهێکیشم نییە تۆ بەس خۆت عەزیەت داوە لە دنیاە تۆ ئەو عقوبەیە وەرەگریت کەیتر بینینی ئەم دەم و چاو ئەم فەیس و سیمایە بێتاقەتت کە و لە قیامەتیشە حەچی حەسەناتی تۆ هەیە ئەبێ ئیلا بێتە سەر تای تەرازوی چاکەیە مامۆستا بەداخەوە یعنی ئەوانەی کەوا جوێنی شەدەن تەنها لە سوشەل میدیایەوان باوەڕکە ئیسا ئەگەر ئەو کەسانە بێنی ئەلێرەدایان نیشێنی هەمویان بەڕێزە بن محتەرەمە بن قسەکانیانە لە نامە بەسمانەوە نەبووە نازانیان دەفع بووینە یا شتێک بووینە دوایەوە تۆ ئیشێکی زۆر باش کردووە لە چ لایەنێکەوە تۆ کەسێک ئەگەر دەرمان خۆر بێ یا خۆت ئیشی خراپ بکە لە دەرەوە خۆ ڕۆژانە نایەتە مزگەوت ئەو کەسە تۆ دەبێت داوا بۆ کەسێ بکەی کەوا دوورە لە مزگەوت ئێمەش چۆن نەبێ زۆربەی زۆری خەڵکەکە لە تیکتۆکە جەماوەسە من یەکەم جا باوەڕم ناکرد لە تیکتۆکی وەڵا سەر لەبیرم دێ چکە ئەو کاتە ئای وشت دەرچوو بوو ئەگەر نازم شارەزایی لەگەی ئای هەیە بەژیری دەست کرد کەوا دەمچاوی نەفەرەکە گۆڕن ئیتر وەکو بەڕاستی وایە نازانی وڵاوە لە تیکتۆکم سێرم کردم مامۆستا زۆرانە ئیتر هاوتم ژیر بەخوا کاکە وەڵای ئەمە خۆی نییە ماقۆل نییە وەڵا دوایی سێرم کرد ئەمجا دوای پرسیارشتم وڵات ماوەیەک دەستێ کردەوە یعنی بەجددی زۆرم پێخۆش و پێشم سیر بوو چکە قەشتی وامان نەبینی بوو من ئەگەر بمزانیە خەڵک ئیسفادەی نەکردووە و ئیسفادە ناکات قەت ئامادە نیم دابنیشم کاتەکانم یعنی بێ ئیسفادە بڕات قەت ئامادە نابوو خوا خۆی ئاگای لێتی قەت ئامادە نابوو ڕاست
بۆی ئێستا پێم وایە ئەگەر 24 ساعت دانیشم لە لایڤێکی ئاوایە هێشتا بۆ ئەم کۆمەلگایی ئێمە بۆ ئەم گەنجانی ئێمە کەش کەمە هێشتا کەمە چکە زانی لایڤەکانی تیکتۆک گەنجی بەچ عقارێکا بردووە ئەزانی خانەوادەکانی چی لێ کردووە ئیسا ئافرەت وا هەیە کە لایڤی کردوێتەوە بۆ هەتا نابێ بەدایک گەنجی وا هەیە کە ئێستا لایڤەکاتەوە بۆ هەتا نابێ بەزاوە نابێ بە باوکی مناڵەکان قەت نابێ بە باوکی مناڵ ئەزانی بۆ کەسایەتی خۆی دانا کەسایەتی خۆی لە لایڤێکی هیچا دانا لە هیچ ئێمە ئەبێ ئەو کۆمەلگایە و گەنجە ڕاستەوەکەین ئەم گەنجانە پێویستیان بە ئێمەیە ئەبێ ڕتمی لایڤەکان بگۆڕین ئەم مجتەمەعێکی مزەحیە ئێمە هەمومان قوربانی ئەو هەموو دەسەڵاتانی کە هاتووە حکمی ئێمەیان کردووە یعنی ماڵ نییە لەم کوردستانەیە قوربانی نەدابێت چۆن ئەکرێت ئاوا بێباکانە ئێمە پشتی لێ بینەوە بەڵکو بیت مامۆسایەکی وەکو منش ساردەوەکەی بڵێ نابێت دەستی گەنج بگریت مامۆستا گیان ئەمەیکەوە تۆ ڕوبەڕوونەوەیەکی ڕاستەخۆ لەگە گەنجە هەیە و لەگەڵ خەڵکەیکەوە لە شوێنە عامەکەن چکەسە خەڵکێکی زۆر ڕۆژانە لەوێ کات بەسەرەبات و قسەش لەگەڵەکە تێدە سەر مایکەکە قسە لەگەڵەکە ویسمان بزانین هەستەکەی خۆکاری زۆربەیان کەوا خەریکی خراپەن و یان تووشی بێئومێدی بوونە چییە لە چیەوە سەر هەڵەدا با بەراوردێکین بە سەردەمی جیلی زێڕین سەردەمی خۆمان ئەو کات دەرفەتی گوناه کەم بوو وەسائیلەکانی گوناه کەم بوو گەنجێک ئەگەر بیویستایە نامەیەک بۆ معشوقەکەی بنێرێت جاری وایە بە 1 هەفتە پێیەگەیشت جاری وا هەبوو دەیەها وەسیلە و ئامڕاز یەگرتە بەر تا ئەو نامەی پێ بگەێنێت بەڵام ئێستا لە چاوتروکانیەکە هەڵێداتە گیرفانیەوە ئێستا بیوێ بگا بە سپی ئەگات لە ماوەی لەحەزەیەکی زۆر کەم لەکوێوە بتەوێ شتەکان ببینی ئەیبینیت بۆیە ئێستا دەرفەتی گوناه زۆرە و ڕێگەکانی گوناه زۆرە جاران دەرگاکانی فەساد کەم بوو گەنج نەیەتوانی دەرگای فەساد لە خۆی بکاتەوە بەڵام ئێستا دەرگاکان هەمووی کراوەیە گەنج لە جامیعە وەکو جاراننی جاران کووە گەنجی جامیعە وەکو ئێستاوا بوو کەی ئاوا بەو شێوازە ژیان ئاوا واڵا بوو بۆ خەڵک گوناه واڵا بوو بۆ خەڵک ئێستا من زۆر بەزەیم بە گەنجی جامیعەتێت زۆر بەزەیم بۆ گەنجانەیەت کە بە بازاڕە ئەڕۆن و خێزانیان نییە باوەڕتە بێت ئەم وەزعی ئێستا بۆ گەنج وەزعێکی زۆر هەستیارە ئەگەر بێت و تەوعیە نەکرێن ئاگادار نەکرێنەوە خەڵکانیە دەسی ئەم گەنجانە نەگرن گەنجەکانمان زۆر خراپە بن باوەڕتە بێت دکتۆرگیان سەردەمی ئێمە کەس نەبوو دەسمان بگێت تەسەوڕەکەن من چەندجا بە باوکم وتووە تومە باوت تو هیچ ڕۆژێ لە ڕۆژان منت دانیشان بڵێ کوڕەکەم ئەمە ڕاستە ئەمە چەپتە ئەبەت هەمیشە دایکم لە خەمما بوو سەردانی مدیری مەکتەبیە کرد ئەهات بۆ لای مامۆساکان ئەیوت دەرەجەکانی چۆنە ئەخلاق و ڕەوشتی چۆنە هەڵس و کەوتی چۆنە بەڵام وەکو خەمخۆر وەکو مامۆساش کەس نەبوو لە دەرەوە دەسمان بگرێت هەرچیمان بکردایە کەس نەیوت بۆ ئاکە یا بۆ ناکەیت بەڵام لەگەڵ ئەوەیە من هەمیشە ئەوە وتووە ڕەحمی خوای گەورێ کە ئێمەی پاراست بۆیە ئەلحەمدوللا ئێستا جیلی ئێستا گەنجی ئێستا هەزارەها مامۆستایی وەکو من خزمەتی ئەکات بابا ئەمە بێ بە خزمەتیە بگات خزمەت بەس ئەوە نییە دکتۆرێ بێ چارەسەر بۆ تۆ دابنێ مهندیسێ بێ خەریتی خانوویە بۆ تۆ دروستکات شەریکاتیە بێت سیارە بۆ تۆ دروستکات هەر ئەوە خزمەت نییە با بڕۆح لە هەموو شتێ زیاتر لە هەموو ئەندامەکانی لاشە زیاتر پێویستیان بە خزمەتە با بەجاری وا هەیە تۆ پێویستت بە یەک وشەیەکە بۆی ئازارەکانت بڕوات پێویستت بە یەک وشەیەکە بۆی زەردەخەنە بگەڕێتەوە بۆ سەر لێوەکانت هەزارەها سیارە و هەزارەها پارە و سەرۆت و سامان ناتوانێ زەردەخەنەکانە بۆ بگەڕێنێتەوە ناتوانێ خۆشیە بخاتە دڵتەوە تۆ پێویستت بە هەزارەها مامۆستای وەکو من هەیە قسەی چاکە بۆ بکات قسەیەکی ئومێد بەخشت بۆ بکات بۆیە جیڵی ئێستا بێ سوپاسی ڕەب العالەمین کەن باوەڕەتە بێ ئەگە ئەو سەردەمەی ئێمە یعنی ئاوا وتار بە ئاسانی بەهاتایەتە بەردەستمان مامۆسایەکی خەمخۆر دەستی بگرتینایە تەسەور مەکرد ئەو سەردەمە نیوەی ئەبوو بەمەلە نیوەی ئەبوو بە بانخواس بەڵام نەبوو بەڵام ئێستا هەموو شتێکەیە بینیتە مصحەفەکان چەند بە جوانی نووسراونەتەوە فەرمودەکان مەکتەبەکان پەت چەند بە جوانی سەیری مەرەخەکانەکەی شام وایە زۆر جوانە
بهمو ڕەنگێک بهمو يعني مطبعية بۆ هاتوۆتە خزمەتەوە سەیری شاشەکان کە چەند بە جوانی شتەکان نووسراوەتەوە عیلم چەند بە جوانی چەند بە ئاسانی دێتە بەردەسە بەڵام گەنج خزمەت خۆی پێ ناکات بەداخەوە سەرقاڵە بەشتی زۆر لاوەکیەوە ئەو شتانی گەنج ئێستا سەرقاڵ يعني سەرقاڵن پێوەی چی ئیسفادەیەکی پێک من هەمیشە وتومە يعني ئەم سوشیال میدیای ئەمە چییە يعني مەیمون حاشا لە ڕووی جەنابتان و مەقامی بەڕێستان و بینەران و بیسەران چ مەهامێکی هەیە لە دارستان ئەم باس ئەو باس ئەم دار ئەو دار چی يعني هیچ هەدەفێکی نییە هیچ هەر جوڵەیە يعني ئەم سوشیال میدیای تۆرە هەروە بکە ئەمە تاییەکە يعني هەر ئەسوڕێتەوە هیچ هەدەفێکی نییە گەنج هەیە ژیانی خۆی داناوە لەسەر ئەو سوشیال میدیایە باشە 4 ساعات 5 ساعات 6 ساعات دوای ئەزانی سیرەکە هیچ ئیسفادەیەکی نەکردو بۆیە گەنج ئەبێ فێر بکرێ لەم سەردەمەیە دەستی بگرین ئەبێ تۆ گەنجێکی ئامانجدار بیت گەنجێبی بە هەدەف و بە ئامانجە بچێتە ناو سوشیال میدیاوە ئەو شاشەیەت گرتە دەستەوە ئەبێ ئامانجت هەبێت کەسانی فۆڵۆوەکەیت بزانی ئەم کەسانە سود بەخشن خەڵکێک هەیە پزیشک ئەتوانی لە ڕێگەی ئەو برا بەڕێزەوە ئەو خوشکەوە تۆ ئیسفادە بکەیت ئیسفادە لە عیلمی پزیشکی و طب بکەیت خەڵکێکە زانی مامۆسای ئاینیە کێ بەسوودە فۆڵۆیکە ئەزانی خەڵکێکەیە وەرسشەوانە وەرسێکی باش ئەزانیە لە هەموو بوارەکانە ئەو کەسانە فۆڵۆکە یەک فەڕێ لێ بە کاکە سەعاتێک سەعات و نیوە ئیسفادەی خۆت کرد دەرچۆ دەرەوە کاتەکانی تر بەشە ناکە بەڕاستی کوا گەنج ئێستا خوێنێتەوە گەنجی وا هەیە 4 ساڵە 5 ساڵە 4 لاپەڕە کتێبی نەخوێندێتەوە قورئانی هەرواستی هێناوە هیچ شارەزاییەکی نییە بەس شارەزایی ئەوەی هەیە کۆمنت بنووسێ و بیسڕێتەوە و تعدیلی کا و ستۆریەکەی دانێت و هەر شارەزایی ئەوانی هەیە هیچ نازانێ بەڕاستی هەرین گەنجی وامان هەیە ئێستا جامیعەی تەواو کردووە وەرە بێنە سەر ستەیج و ئەمای کە بکەرە بەردەمی ئەلەرزیە ڕەنگە ببورێتەوە ناتوانێ خەڵک ئاڕاست دەکات چکە خۆی ئیسفادەی نەکردووە يعني بەڕاستی ئەبێ هەمومان لە خەمی ئەم کۆمەلگای خۆمان نابین و ئەم کۆمەلگایە پێویستی بەهەر هەمومانە نەکەر مامۆسای ئاینی و دکتۆر و کۆمەڵی خەڵکی خەمخۆر ئەبێ هەمومان لە خەمی ئەم کۆمەلگایی ئەبین مامۆسا هەر لەسەر و قسانت چەنێ ئامرازەکانی خراپەکاری و بەلا ڕۆشنایە زیاد بووە ئامرازەکانی چۆمڵی چاکەکردنیش بە هەمان شێوە باشتر بوون ئێستا هەر ئەوەی کەوا باست کرد خۆت ئەو هەموو علمە هەیە لە ژێر دەستمانایە لە ڕێی مۆبایلەکەمانەوە ئەتوانین بڕۆین سەیری بکەین ئەوە چەنەها کتێب هەیە بە ئۆنلاینەوە چەنەها کەسانی زۆر زیرەکەن بە سەعات دانیشن باسی بابەتی بە سوودت بۆکەن ئیتر لە ڕووی دینەوە بێ لە ڕووی ئەو علمەوە بێکەوە خۆتیایە کارەکەی لە ڕووی مامەڵەکردن تا بێ لەگەڵ خەڵکەوە بەس ئەوە تا خەڵکەکە زیاتر سەیرەکەی بەشێکیان زیاتر لایەنە خراپەکەیان گرتووە فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها دايما شێنکەوتوانی حەق کەمینن چاکە دايما ئەوەی کە مەیلی بەلایەتی کەمینەیە زۆری مەیلەکان بەلای خراپەوە یعنی لایڤێکی چەقانە و دوو لە ڕووی جەنابتان یعنی مەهزەلە و پێکەنین و گاڵتەکردن ڕابواردن بە خەڵک و جنێودان بە خەڵک چی ئیسفادەیەکی هەیە جاری وە هەیە 25,000 خەڵک بە دیاریەوە دانیشتووە لە مناڵ و لە گەنج و لە پیر و لە هەموو ڕەنگەکان چی ئیسفادەیەکی هەیە وەرە دکتۆرێکیش قسە و بۆکات باشە باسی سوودی خوێندنەوەی کتێبت بۆکات باسی بابەتێکی تەندروستی و بۆکات کە ڕەبتی هەیە بە ژیانتەوە بە مستەقبەل و بە حیاتەوە 25 کەس بە دیارە ئەم دکتۆرەوە دانیشتووە کە ئەم دکتۆرە بەڕاستی خەریکە چاوی لە دەست ئەدا هێندە بابەتی علمی و زانستی خوێندوتەوە هێندە لە خوێندوو لە دراسەتە هیلاک بووە 25 کەس بە دیار ئەم دکتۆرەوە دانیشێت بەڵام 25 کەس بە دیار شێتێک 25,000 کەس بە دیار شێتێکەوە دانیشێت بەداخەوە باشە حەزەکەی تۆ لایڤ کەرەوە هاوار بکە بڵێ خەڵکینە شتێکتان پێڵێم سوودی دنیا و قیامەتی ئەوەی تایە دەی وەرە بڵاوی کەنەوە لایکی کەن شێری کەن ئەوەی کەن بزانە کێ بە قسە دەکات هیچ کەسێک دەی وەرە با خەڵکێک بێ بڵێ من ئیمشەو دوو لە ڕووی جەنابتان جڕتێ لێیە باشە بەو مەرجەی نانە بەو مەرجەی 25,000 شێرم بۆ بکەن و لایکی کەن والله دازاری والله ڕاستەکەی سەڵت ینی تۆ سەیری ئەو مقارنەیەکە ینی خەڵک ئەوە تا لەگەڵ باشەکەی ئاوایە ئەو هەموو قسە جوانی کەوا لە سوشیال میدیایە بڵاوە کامیان بۆتە ترند براکەم کامیان قسەیەکی بێسوود و قسەیەکی بێکەڵک بۆتە ترند و بۆتە ینی
قسەی باوی سوۆشیال میدیا ئەوە دەورە بینێت ئەوە دەور نبینێ ئایا ئەمە ئەم کەسە چەنی خوێندووە و قسەکانی چەندێک بسوود بەخشە. کێشە گەورەکە زانی چیشە مامۆستا ئەوە نییەکەوە بەویستی خۆی سێرشتە خراپەکەکە لەوەش گەورەتەکەەوە بێهۆش بووە سێرشتە خراپەکەکە یعنی زۆربەی زۆری ئەمەی کاو مەسەرەن لەسەر تیکتۆکە 4-5 ساعات واکە و لەسەر ئەم لایڤە دانیشتووە باوەڕکە هۆشی لەو دەقەی خۆی نییە یعنی ئەم پرسیارە بەسیتە هایزە پرسیارێکی زۆر سادە و ساکارە من بۆ سێری ئەم شتاکەم ئەم پرسیاری لە خۆی نەکردووە لەبەر ئەوەی ئەم شتانە ئەمە علمیەن لە ڕووی توبیەوە کاتێ بمێشکە دۆپامین زۆر دەرەدا تووشی حاڵەتێکی بنا یوفۆریا چی واتە ئاگال لە دنیا نامینێ ئاتۆ حتا سێری کە با مەسلێکی کوردەواری بینەوە کە لە سەر چۆپی کابرا کە گەرمە بێ و سەر چۆپی گۆرانێگە زۆر ئاگال لەو دەقەی خۆی نییە لەبەر ئەوە دۆپامین دەرداوە دەرداوە کەم ئاگال لێ نەماوە ئەمانە ژوان لێهاتووە یعنی ئێستا ئەم پرسیارە لای من و تۆ زۆر سادە و ساکارە بۆچی من سێری ئەم شتاکەم بەڵام نەڕاستیە ئەم لەو پرسیارە هەر بە مێشکیشی نهاتووە ئەم حالیان لە دنیایەکەکەوە ئاگای لە ویست و هەست و بوونی خۆی لەو دەقەیە نییە مڕ بووە بالضبط لو عادت بنا الأيام يعني تمنيت همومان أومان بسريت أجر روجار بقريته أجر صالكان بقرينه من همیشه ئەوی پارەکەوتو منە دووباری ناکەمەوە ئەگەر تەمەنم بگەڕێتەوە بۆ سیەکان خەڵکانی هەبوونە سەفەرم لەگەڵیان ناکردووە ئەگەر بیان بینایە ئێستا بوایە بیانم بینایە چاومەنوقان ماڵانێک هەبوونە سەردانیانم کردووە ئەگەر زروف بگەڕێتەوە سەردەم بگەڕێتەوە 10 ساڵ پێش ئێستا ئەبەت بەو گەڕەکەشان ناڕۆم کۆمەڵە قسەیەکم کردووە ئەگەر زروف بگەڕێتەوە بۆ ئەبەت دەمی خۆم ئەگەر مجارێتر ئەو قسانە ناکەمەوە ئەمانی کە ئێستا لە سۆشیال میدیا خۆیان عەرزەکەن لایڤەکەنەوە قسە ئەکەن لایڤەکانیان ڕیکۆرد دەکرێت 10 ساڵی تر ئەو کاتە ئەکێشن بە ئەژنۆی خۆیانە ئەو کاتە ئەکێشن بە ناوچەوانی خۆیانە ئەڵێن ئێمە چیمان کرد بەڵام ئێستا دۆپامینەکانیان ئێستا چییە دەفعیانەکەت گەنج دەفعیەکات باشە ئەو هەموو کۆمنتە دەفعیەکات بەڵام کە مناڵی چووە مەکتەب ئەو کاتە کە گاڵتەی یعنی بە گاڵتە ئامێزیەوە باسی باوکیان کرد مناڵەکەی هاتەوە بەشکاوی مناڵەکەی هاتەوە دەم و چاویدا و بەیەکە باوە بۆ وات کرد باوە بۆچی وات کرد باوە ناچمەوە باوە هەمووی باسی تۆ کات دایەگیان چیو کردووە کاتێک ئەو نامانە بینێتەوە ئەو ڤیدۆیان نابێتەوە کچەکەت قەت دروست نابێت کوڕەکەت قەت دروست نابێت ئێستا شانازیە گەر باوکی تۆ کەسایەتی بێ لەم شارەیە کەسێکی خوێنەوار بێ کەسێکی کۆمەڵایەتی جوان بێت بڵی من کوڕی ئەو پیاوە بەڵام تۆ باوکت لە سۆشیال میدیایە جڕتی لێدابێ لە حقیقەتە لە سۆشیال میدیا خۆی ڕوتەوە کردبێ جنێوی یابێ بە خەڵک خۆی یعنی ڕوتەوە کرد بێ و خۆی کردبێتە مەهزەلە دوور وەشتر ئەم کوڕە چۆن ئەتوانێت لە ناو خەڵکا شانازی کا بڵێ من باوکی کوڕی فڵان کەسم کچی فڵان کەسم ناتوانێت کەواتە ئەمانە 10 ساڵی تر ئەکێشن بە ئەشنۆی خۆیانە با مناڵەکانیان گەورە بێت با بچنە ژیانی هاوسەرگیریەوە با بچنە ئەو ژیانی کەوا جددیاتە ئەخە ئیسا هیچ عیبێکمان نییە من هەمیشە ئەوە وتووە کاتێک محتاجە بی بە خەڵک کاتێک محتاجە بی بەخوا واز لە کۆمەڵێشتی بەد ئەخلاقی و خراپە هێنیت ئەو کاتی کەوا هێز و توانات نامێنێت ئەو کاتی کەوا نەخۆشیەک چۆکت پێدانی و زەلیلی سەرجێکاتەکات ئەو کاتە ئەڵی یالیت خۆزگە بەڵام خۆزگەیکی سفەرەکان لە سوشل میدیا ناسر درێنەوە ئەو خەڵکە بێ ئەمە چاک بزانێ یعنی تۆ یەکێکەوی کۆمەسن لایڤێکی کردوتەوە ئینشاءالله خوا هیدایەت دەگات سەر ڕێگەی ڕاست و بێتە پێشنوێژیش خەڵک هەر هەیە دوای 10 ساڵی تر ئەم ڤیدیۆی تۆ هەر داهێنێتەوە ینی ئێمە بێ ئەم شتە زۆر چاک بزانین شتێک کە ڕۆیتە سەر سوشل میدیا سڕینەوەی نییە تۆ ئەرەوەنە دەقیم دەرە تیکتۆکش بەتایبێت تۆ لە تیکتۆک ئەوەنێکەوە پۆستت کرد لە یەک دقاگات 1000 ڤیو لەوانەیە بە 10 دقە بگاتە 10,000 ڤیو ڕۆژێک گەیشتە مەسەڵەن 100,000 200,000 لەو 300,000 کەسە کاکە هیچ نەبێ یەک لە 100 سیڤی بکات و بۆ کاتێکی داهات و پۆستی بکاتەوە تۆ 1000 تۆ بەشت کردبێ لەوانەیە خوای گەورە لێت خۆش بێ بەڵام حیات ناو کۆمەڵگا هەر کەمە بێتەوە چکە تۆ لێ دەنەوە ئەم کاتە ئەمەت کردووە دکتۆر گەورەترین سەرمایە گەورەترین دەسمایی هەموو ئینسانێک بریتیە لە کەسایەتی بریتیە لە سومعی چۆن ئاگاد لە چاوی خۆتە
چۆن ئاگات لە تەندروستیتە، چۆن ئاگات لە گیرفانتە، چۆن ئاگات لە شەرەف و ناموسەکەتە، ئەبێ هێندەش ئاگات لە کەسایەتیت بێت. سومعە ڕوشا ناگەڕێتەوە، قەت ناگەڕێتەوە. ئەوە شوشەیە. کاتێک درزێکی تێبێ، کاتێک ئەشکێت، ئیتر هیچ کەسێ دەسی بۆ نابات، هیچ کەسێ نزیکی نابێتەوە. کاتێ سومعە و ئەڕوشێت لەناو کۆمەلگایە، کاتێک کەسایەتیت ئەچۆڕی و ئیتر کەسایەتیت نامێنێت، گەنجێک وەکو تۆ قەت نابێ بڕوات داوای ئافرەتێکی محتەرم و ڕێک و پێک بکات، چکە بە شاب دەرت ئەکەنە دەرەوە، بە شەق دەرە ئەکەنە دەرەوە. تێگەی؟ تۆ ئەو پیاوە نیت بیتە داوای کچی من، تۆ زانی کێیت، تۆ ئەو پیاوەی کە ئەمە ڕەفتارەکانت بوو لە سۆشیال میدیایە، تۆ ئەو پیاوە نیت بڕۆیت لە دیوەخانێکا دابنشیت و لە مەجلیسی پیاوەکانە قسە بکەیت، چونکە ئەڵێن تۆ ئەم پیاوەی تۆ شوێنی ناو پیاوەکان نییە. هیچ کچێکش بەتەما نەبێت. ئەمانی کە وایسە لە سۆشیال میدیا ناویان هەیە و لایڤەکەنە و شەو تا بەیانی کەس و کاریشی ئاگای لێتی، خاوەن برایە، خاوەن باوکە، خاوەن ئامۆزا و پورزا و کەس و کارە. باشە ئەم ئافرەتە بەتەمانە بێ ڕۆژێ لە ڕۆژان ببێ بە دایک بە ڕێگەیەکی شەرعی. قەت ئەبی ئامادە نەبێ ڕۆژێ لە ڕۆژان کوڕێکی محتەرمی وەکو جەنابتان لە دەرگایان بات. ئەبەت ئەوان دایکایەتیان لە دەستداوە. خۆشترین هەست بۆ هەموو کچێک هەستی دایکایەتی. گەورەترین پێگە، گەورەترین مەقام بۆ کچ مەقامی دایکایەتیە. بەس دایک ئەزانیە دایکایەتی چەند گەورەیە، بەڵام ئەوان لەوە بێبەشە بن. ئەها بینیوتە ئەو تا تەمەنێکیان کردووە با ناویان نهێنین، تەمەنێکیان کردووە لەگە سەگ و پشی لێ یاژین، لە شوقەیەکا بە تەنیا ئاژین، ڕەنگە کەس و کارەکەشی پشتیان لێ کرد بێت. ئامادە نین کچێکی وا بگرنە خۆیان. بۆیە هەموو ژیانی بە شاشەیەکەوە باتە سەر چیەکات، چۆن نانەخوا، چۆن ڕواتە دەرەوە، چۆن سوال سەیارا بێت، بۆتە ڕەفیقی ئەم سەگ و پشیلە و ئەم شاشەیە. ئیتر دوورکەوتۆتەوە لە هەموو نازی پیا و نازی مناڵ، هیچی ئەمانەی نییە. و هەچی شەهاداتی دنیا هەیە قیمەتی ئەوەی نییە کە تۆ هاوسەرگیری نەکەیت. هەچی ناوبانگ و شوهرەت و پارە و سۆشیال میدیای دنیا هەیە قیمەتی ئەوەی نییە ناوی بنی سەرین و لە پەنایە بخەوی بڵێ ئەمە مێردمە، ئەمە خێزانمە، ئەمە ژنمە. تەسەوڕەکەی لە زەهرەت الخەلیج یەکێک لە دکتۆرە مەشهورەکانی خەلیج، دکتۆرەیەک مەقالێکی نووسیبووی من چی لە شەهادە بکەم. هەر کاتێ شەهادەکان مەبینم وازانم لافیتەی مەرگی منە هەڵواسراوە. چی لە ولاقی تێ بکەم سەماعی کە ئیکەمە ملم، هەر کاتێکە ئیکەمە ملم وازانم پەتی ئەعدامە. چی لە ڕاتبوو موچەی باشکەم، چی لە سەیارەکەم کەم. ئەم هەموو شتێکەوە من بەدەسم هێنا هەمووی قیمەتی ئەوەی نییە ناوی بنێم سەرین و سەرینێک بێت و ناوی بنێم پیا و مێرد لەگەڵ یابم، هاوسەرینی بم، هاوسەفەری بم، هاوسەفرم بێت، هاو خەمەکانم بێت. چ قیمەتیەکەی؟ یعنی شوهرە دوات لێ بکات تۆ ئەو مستەقبەلە جوانە لە دەست بیت، شوهرە دوات لێ بکات دوو ڕۆژە تۆ نەتوانی شوو بکەیت، دوو ڕۆژن نەتوانی کچێکی باش بێتە ژیانتەوە. کەواتە گەنج ئەبێ بەهۆشیار بێت، ئەبێت یعنی ئەبێ بەهۆش بێتەوە. ناکرێت یعنی ڕۆژێ غەڵەتت کرد، دوان غەڵەتت کرد، سیان غەڵەتت کرد، چوار ئەبێ ستۆپ بکەیت. و ژیانی دنیا بریتی نییە لەم شاشانە. من هەمیشە وتومە ژیانی ئەم شاشانە ژیانێکی مەجازیە. ژیانی ڕاستەقینە لە ژێر سەقفێکایە، لە ژیان چوارچێوەی چوار دیوارایە، لە ماڵەوەی حەقیقەت ئەو کاتە دەرەکەوێت. مامۆستا گیان سەبارەت بە گەڕانەوە و هەنی تۆپەکردن و کە بەردەوام نەبی لە هەڵەکردن، پێش ماوەیەک تۆ لە سۆشەڵ میدیا کەسایەتیەک بوو لە ڕێگەی لایڤەکانی تۆ ئیتر گەڕایەوە و چۆنە تاقانە ئێستاکەوە عمرەشی کرد و ئیشاءالله خوا لەسەر ڕێگەیە بەردەوامێکە. باش هەست هەنێک لەم گەنجانە ئەو کاری ئەیکەن سوورەزان هەڵەیە، بەڵام وەکو بڵێ تووشی بێئومێدیەک بووە. عنی چکە من کە بزانم ئەمە دەستمە بڕێت و هەموو جا دەسی لێ بدەم، ئەمە قوڵترە لەوەیکەوە بەس بزانم ئەمە هەڵەیە. شتێکی بێ لە ژوورۆ بێئومێد میکردی بێ وام لێ بکەم هەڵەیە دووبارەکەمەوە. هەستەکەی ئەم گەنجانە چ شتێکە ئەوها بێئومێدیانی کردووەکەوە بەردەوام بە لەسەر هەڵەیە کە خۆشی زانی هەیە هۆشی هەیە و هەرەو هەڵەیە دووبارە کاتەوە. دکتۆر گیان خۆی زۆربەی ئەو گەنجانی کەوا ڕێگەی خراپیان گرتووە، لە ناخەوە ناخێکی پاکیان هەیە، خاوەن دڵێکی پاکن، بەڵام کێ هۆکارە بۆ ئەوەی ئەم گەنجە نەگەڕێتەوە سەر ڕێگاکە؟
برادەرەکان هەر کاتێک هەنگاوە نیە بۆ مزگەوت دوو برادەر دێن لەولاوە پاشە قولی لێن هەر کاتێک ئەوێ دەسی بگا بەخێر ئەمان دەسی یەگرن هەر کاتێک ئەوێ واز لە جگەرە بێنێت واز لە نێرگەلە بێنێ واز لە کافتریا بێنێ هەر بە ڤۆیس و بەنامە و بە مۆبایل بە تەلەفۆنات پەشیمانێکەنەوە عیبە تۆ ئەو پیاوەی کە پیاوانی دەرناسین سەتی وەکو تۆ وای کرد نەیتوانی بگا بە ئاماچ وەرە کاکە گیان بە جگەرە کێشان هیچ لێ نایە بە نێرگەلە کێشان هیچ لێ نایە والحاصل ئەمەی کە ئێستا یعنی گەنج ناتوانێ بڕیار بات برادەرەکەیەتی بۆیە عەرەب شتێکی جوانیانەیە وتیانە ئەساحیب و ساحیب برادەر ڕاکێشەرە ئەگەر باش بێت ڕاتێکێشیە بۆ باشە خراپ بێت ڕاتێکێشیە بۆ خراپە بۆی ئەم گەنجانە بۆ خۆیان ڕوحێتێکی پاکیان هەیە دڵێکی پاکیان هەیە و زۆربەی هەر زۆری ئەو گەنجانی کە تووشی خراپە بوونە لە دڵەوە ڕقیان لە خۆیانە لە دڵەوە خۆیان نەخۆنەوە بەس چی شتێک نایەڵێت ئەم گەنجانە بگەڕێنەوە برادەری خراپ یعنی ئیسا ئافرەتی سفور هەیە پڕ بەدڵ حەزەکە بێ بە باڵا پۆش بەڵام دەوروبەرەکەی نایەڵن لە چکێکی داوە بەسەریە یەک سەڵفی بۆیان ناردووە سەتەها وشەی ناشرینیان بۆ ناردووە بەعیبە سێرێ هەر بە عیبەیە بوو بە پێرژت تەژوی بە پێرژن تۆش وەکو فڵان کەس لێهات عیبە بۆ جوانەکانی خۆت تینەکەی تازە مناڵی دێشتا کە چی کردووە شوت کردووە باش تۆ چی کردووە جەریمەی چی کردووە یا گەنجێگەی واز لە مەشروب خواردن بێنێت لە دەرگای ئەدەن بە مۆبایل تەلەفۆنی بۆ کەن تەلەفۆن بۆ براکانێکەوە چییە لە خەو هەڵیان سیانۆ باشە هەر لە خەو باوەڕت هەبێ لە خەو هەڵیان سیانۆ بەدەم خەوە کردویانە ناو سیارەکە بردویان و مەشروبیان داوەپی کەواتە دەوروبەرەکە خراپە ئەمە بڕیارێکی باشە یعنی ئەم گەنجە ئەوێ بگەڕێتەوە بەڵام لەوە باشتر ئەوەیە پێبنی بە جەرگی خۆتە خۆت خۆشتر بیوێ لە برادەرەکانت چونکە لە قیامەتە وەکو ئەم دنیا شەر بۆ خۆی وایە نفسی هیچ برادێک نایە ڕزگارت کا لە جەهەنەمە ئێوە تەسەورەکەن فیلمێکی دۆکومنتاری هەیە ئەگەر هەر کەسی حەزەکە بگەڕێتەوە سەری لە یوتیوب دەسیەکەوێت لە دنیاشە هەر نفسی زۆرمان بینی لە دنیاە برادری سەرمێزی هەبوو کە کاتێک کەوتە تنگانەوە برادەرەکانی وازیان لی هێنا زۆرمان بینی پارەدار بوو کە ئیفلاسی هێنا ئەوەی بە دەوروبەری بوو کە ئەیان خوارد لی ئامادە نەبوون بڕۆن لە سەژن سەردانی بکەن ئامادە نەبوون دینارێکی ئەم عێراقی بێن بدەنی و ڕاستی کەنەوە دڵخۆشی بکەن لەو فلیمەیە ئافرەتێکە هێنن ئەیکەنە ناو ژوورێکەوە ژوورەکە ژێرەکەی ئاسنە ئاگر ئەدەن لە ژێر و ئاسنەکە گەرمە بێ و ئەم دایکە مناڵێکی بێ وردە قاچی گەرمە بێ و پیپەتیە وردە ئاوا هەڵوەرە بە پێیەکات لە شوێن خۆیە ئاوا هەتا ئەوەی کە ئەکەوێتە نوک پەنجەکانی بە نوک پەنجەکانی خۆیەگرێت ئەوەسێت کە گەرمی ئەگا بە نوک پەنجەکانی و تەحملی نامێنێت ڕێک مناڵەکەی دا ئەنێت وەچێتە سەر مناڵەکەیەوە سێ و دیمەنەکە ئەو دیمەنە لە دنیاە بەڵام ئاگا لێبێت قیامەت ئەدها وأمر هەمووی نفسیە يوم يفر المرء من أخيه لبراد راكيت وأمه وأبيه لدايكو باوكت راكيت كأساس سريان بيشيت تو الدنيا ليديتو يك وصاحبته لخوشويستكت لجنكت لميردك راكيت وبني لجقرقوشكت راكي لكل امرئ منهم يومئذ شأن يغني همو كسي جيرودي تاوانكاني خويتي همو يسر قالب خويو بخوا أم دنيا شوية تو بالي بكويت خوانك قد يبكون باتوشي ناراحتي بيت با قرشي لكانت لإيش بكون برايت قرشي لو باتيه كم با فيروس يبالة جقرت بزانم جنيت بيدا بزانج ميردكويت بزانك كركويت همي نفسيتي زور بكمين أبينين خلق خوي بكا بقرباني بو خلق زورك مان بيني برا پشتی لە برا کرد بەسە بەر دنیا برا هەیە دەوڵەمەنە و براکەی ترشی فەقیرە لەبەر ئەوە فەقیرە پشتی لێ کردو كموزم بارت عرزێکە سوار عیلەشەوەی لەزر بابە لەسەر تەسەورەکەن لەسەر قاز برای کوشتووە باشە لەسەر پارچە زەویکی زۆر بچووک برا هەیە خوشکەی ئێستا دەیان ساڵە لەگەڵ یەکا قسە ناکەن ئەوە نفسی نیە ئەم دنیا باشە ئەم دنیا نفسی بێت ئەبێ قیامەت چۆن بێ کە خوای گەورە باسیەکات کەواتە ئەو گەنجانی کەوە ناگەڕێنەوە هەموو هۆکارەکەی چییە هۆکارەکەی برادەرەکانیانە باشترین شت چییە برادەرەکانیان دلیتکەن خۆیان لە برادەرەکانیان خۆشتر بێت
باشە مامۆستا من ئەمە بابەتێک لەگەڵا بورژەنم ئێستا باسی ئەومان کردکەوە کاری خراپەکاری ئەم شتانە خەڵک زۆربەی زۆری دوهکەوتوی ئەو شتانەیە ئەوانی کەەوە ئەهل حەقن زۆر جار کەمترن لێرەیە هەز ناکەی ئەوانی کەەوە ئەهل حەقن پێویستە بەرپرسیارەتیەکی زیاتر وەربگرن بەرامبەر بەوەی کەەوە پەیامی باش بڵاوکەنەوە ئێستا بۆ نمونە زۆر جار کە پۆستێکە کرێ سێرەکەی قسەی ناشرین زیاتر بۆی دێ وەک لە قسەی باش کابرا بەناوی ڕاپۆستەکە ئەبینێ ئەگەر بەدڵی شێ بێ قسەیەکی جوان نانووسێ بەرامبەرە بە زۆریکەوە ڕقی لێتی یەک سەردێ قسەیە ناشرین نەنووسێ بەڕای تۆ ئەوانێکەوە پەیامێکیان پێیە پەیامێکی باشیان پێیە نابێ نوێگەریەک بکەن یاخود زیاتر هەوڵ بدەنکەوە ئەو پەیامە باشە بڵاو بکەنەوە بۆ ئەوەی زیاتر بێوەک لەو پەیامە خراپانی کەەوە زۆر بە ئاسانیتر بڵاو بنەوە خۆی وەکوتم جیهانی سۆشیال میدیا جیهانێکی مەجازیە غیر حەقیقیە باشترین شت ئەوەیە خەمخۆرەکان ئەوانی کەوا پەیامدارن ئامانجدارن پەیامی خۆیان بڵاوکەنەوە ئەو گەنجەی هەولێر کاک ئیسماعیل ژیانی خۆی ڕیکۆرد دەکا و بڵاویەکاتەوە بە هەر جادەیەکە ڕاجادەوبانەکە ئەپێویە و بڵاویەکاتەوە پێیەکە نیە دڵخۆشە بەڵام من بە یەک شتێکی معجەبم جوابی یەک کۆمێنت ناداتەوە نە باش نەخراپ نیوەی ئەم کوردە جنێی پێداوە نیوەی ئەم کوردە سوکایەتی پێکردووە ئەو لە زەردەخەنەی خۆی ناکەوێت ئەو لە پێکەنینی خۆی ناکەوێت باشە لە کاتێکە ئەو ئەگەر بگەڕێنەوە بانگراوندی ئەو بەڕاستی ئێمە نازانین ئەشێت ئەو کوڕە زۆر ماندوو بێت ئەشێت ئەو کوڕە پێویستی بە هەر هەمومان بێ بەڵام ئێمە ناچین دەسی بگرین باشە دین لە ڕێگای کۆمنتێکەوە قسەیەکی پێڵین و برینداریەکەین بەڵام ئەو هاوڕ لە برینەکانش نایەتەوە هاوڕ لەو هەموو سوکایەتیە ناداتەوە جادەی خۆیە پێوێت هەر شتێ عەقلی بگرێت تەسویرێکە و پێیەکە نیە و پێشکەشی کۆمەڵگایەکات باشە چەند ئەم ئینسانانەسە من بەڕاستی ینی معجبم بۆ ئینسانانە تۆ ینی شاعر قسەی زۆر جوانی هەیە ئەڵێ إن قومي تجمعوا وفي قتلي تحدثوا لا أبالي بجمعهم كل جمع مؤنث قومەکەم کۆبوونەتەوە بمکوژن گەلە کۆمەم لێ بکەن لا أبالي بجمعهم من گوێ نادەم بە کۆبوونەوەی ئەوان و هێز و قووەتی ئەوان كل جمع مؤنث لا أغن مامۆستا گیان ماڵت هەر ئاوەدان بێ زۆر زۆر سوپاس دەکەین گەورەمانت کرد باش شانازیە بۆیان کاتی دیوەخانەکەمان خۆتان گەورن زۆر زۆر پێ خۆشحاڵ بووین آخر پرسیار بکەین ڕەمەزان ئینشاءالله هەر دووسێ ڕۆژی دیکەیە نەسیحەتی چییە بۆ ئێمە و بۆ بیسەرەکانمان و مینەرەکانمان گرنگی بدەن لە چ شتێکە بە چ شتێکە لە مانگی ڕەمەزانە ڕەمەزان ئەبێ فێری یەک شتێکت بکات کە دوای ڕەمەزان پابند بی پێوەی ڕقابەت چاودێری خوا کاتێک کە تۆ بە ڕۆژوویت لە ڕەمەزانە چی شتێوات لێکات لە ناو سەلاجەکەیە دەست نەبەی بۆ هیچ بەڕادێکی سارد کاتێک پەرداخێکی ئاوداندرا و لەو ئاوە ناخۆیتەوە چی شتێوای کردووە هیچ کەسێکیش دیار نییە ئەزانی خوا چاودێرە بەسەرتەوە ئەبێ ڕۆژوو ئەبێ ڕەمەزان فێری ئەوەت کا لە دوای ڕەمەزانیش چاودێرێک هەیە کە خوایە الله سبحانه وتعالى چاودێرە بەسەرتەوە يعلم خائنة الأعين وما تخفي الصدور نەزەڕەکانت ئەوەی کە لە دڵتە پەنهان و شاراوەیە خوا ئەیزانێت إن الله كان عليكم رقيبا ئەگە لە ژوورێکی تاریکابی پەردەکانش دادرابێتەوە گڵۆپەکانش کوژابێتەوە هیچ کەسێ لە دەورت نەبێ خۆت و مۆبایلەکەت خۆت و نەفسی خۆت خوا ڕقیبە بەسەرتەوە ئاگای لە جموجۆڵی تۆ هەیە چی ئەەکەی چی ناکەی چی خەیاڵێکت هەیە چی شتێ بە دڵتایەت ڕەمەزان ئەبێ بەس ئەوەت فێرکات ئەبێ ڕەمەزان فێری ئەوەت کات تۆ تەقواکار بیت پارێزگار بیت یعنی خۆت بپارێزی لە حرامەکان وهمو فلسفي روجو هر أوي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لبريكشت لعلكم تتقون يعني روجو أبي فيري تقوات كات من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه أرجع كسيك وازی لە جنێو نهێنا وازی لە کۆمنتی ناشرین نهێنا وازی لە سفورەکەی نهێنا وازی لە مەشروب خواردن نهێنا وازی لە قسەی خراپ نهێنا وازی لە دارکاریکردنی ماڵ و مناڵ و خرا یعنی وازی لەم شتانە نهێنا پێویست ناکات تۆ خۆ برسیکەیت پێویست ناکات تۆ خۆ توی نیوکەیت خۆی گەورە پێویستی بەوە نیە تۆ خۆ بگریتەوە لە خواردن و خواردنەوە کەواتە ڕۆژوو خۆبرسیکردن نییە خۆتین و کردن نییە
ڕۆژوو یعنی عیبادەت، یعنی تەقوا، یعنی پارێزگاری، یعنی دوورکەویتەوە لە هەموو حرامێک، یعنی خوا بکەی بە ڕەقیب و چاودێر بەسەر خۆتەوە. مامۆستا یا ڕەبی دەستەکان خۆش بێ و خوا جەزای خێرت بداتەوە. زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێ و هەر گلەیەکتان هەبوو یەکینە سەر و سەر چاومان هەمووتان بەخێر بێن، ماندوو نەبن، ستافێکی جوان ڕاستەوە دیار نەبوونە، خوا موفقتان کردن. سڵاو ڕێزمانێ بۆوانی پشتی کامێرەش کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.